هەفتەکەی تر باسی ڕوانگەیەکی نارەخنەییمان کرد کە ڕوانگەی تەکنیکی عەقلانیە کە جەخت لە تەکنیک ئەکاتەوە، جەخت لە پرۆسە و هەنگاوە عەقلانیەکان دەکاتەوە، نەک عەقلانە. ڤیدیۆیەکم هەیە لە کەناڵی یوتیوبەکە جیاوازی نێوان عەقلانی لەگەڵ عەقلانە دەکات. ئەکرێ بگەڕێنەوە سەری کە دەڵێن عەقلانی مانایەکی دیارکراوی بیرکردنەوەیە، جۆرێکە لە جۆرەکانی بیرکردنەوە. بیرکردنەوەی هونەری مەرج نییە عەقلانی بێت، با بڵێن بیرکردنەوەی هونەری مەرج نییە عەقلانی بێت، بیرکردنەوەی ئەخلاقی مەرج نییە عەقلانی بێت. دەبێت عەقلانە بن ئەو جۆرە بیرکردنەوانە، بەس مەرج نییە عەقلانی بن. عەقلانی جۆرێکی دیارکراوە بە ئینگلیزی پێدەگوتێ ڕاشناڵەتی یا ڕاشنەڵ ثینکینگ، بۆیە بیرکردنەوە جۆری دیکەی هەیە. بەرحاڵ ڤیدیۆم هەیە لەسەری لە کەناڵی یوتیوبەکە، دەکرێت لەوێ سەیری بکەن جیاوازی نێوان عەقلانی و عەقلانە، یعنی ڕاشناڵەتی یا ڕاشنەڵ ثینکینگ لەگەڵ ریزنەبڵ ثینکینگ. گفتوگۆکانی هەفتەکەی پێشووتر ئاماژەدان بوو بە ڕوانگەی ناڕەخنەیی تەکنیکی عەقلانی کە جەخت لە تەکنیک دەکاتەوە، جەخت لە هەڵگرتنەوەی هەنگاوە دیارکراوەکان دەکاتەوە کە تۆ ئەمە دەکەی دوایی ئەوە دەکەی دوایی دەگەیتە ئەوە، ئەگەر ئەمە وا لێ بکەی دوایی ئەمە وا لێ بکەی بۆ خۆی نەتیجەکەت ئاوا ئەبێت. وانە بۆ نمونە ئەگەر تۆ دوو گەردی لێ ئەو هایدرۆجینت هەبێ و یەک گەردی ئۆکسیجینت هەبێ ئاوت دەسەکەوێت، با بڵێن وانە؟ یا بۆ کە جیاوازی بەراورد لە نێوان سروشتی دوو مادە دەکەی، دەڵێ ئەم مادەیە وایە ئەگەر وابوو ئەبێتە وا، شتێکی تری لێ دەیتر خۆمە لە هەموو شوێنێک وایە و ئەمانە. بۆیە ئەو ڕوانگەیەمان باس کرد. ئەم ڕۆژ هەڵبەت بەردەوامی ئەدەین بە ڕوانگەی ناڕەخنەیی و زیاتر ئیش لەسەر نمونەیەکی دیارکراوەکەین، باسی دەرهاوێشتە سەلبیەکانی ڕوانگەی تەکنیکی عەقلانی یا ڕوانگەی ناڕەخنەیی دەکەین بەسەر مەعریفەوە، بۆی کەوا دەکەم مەعریفە چەق ببەستێ، مەعریفە وشک ببێ، مەعریفە ڕۆحی تێدا نەمێنێ و مەعریفە وەکو بڵێ ئیتر ببێتە شتێک و کۆن بێ، ئیتر وەکو بڵێ تەواو شتێکی ستاتیکە، ستاتیک یعنی وەستا، وەکو ئاوێکی وەستاو کە ئاوی لێ ناڕوە بۆن ئەکات، ئەنی کێشەی بۆ دروست ئەبێت لە ئەنجامی ئەو ڕوانگە ناڕەخنەییەوە. ڕوانگەی ناڕەخنەیی چۆن دەڕوانێتە کارکردە پەروەردەیەکان، چۆن دەڕوانێتە دەرئەنجام بەرئەنجامە پەروەردەیەکان، یعنی چۆن نەتیجەی پەروەردە و پرۆسەی پەروەردەی دەناسێت، چۆن دەیناسێتەوە، چۆن ئەیبینێت، چۆن دەیپێوێت. وانە زیاتر باسی ئەوەکەین ئەمڕۆ. ئێمە ئەگەر گریمانەیەک بکەین، تەمان یەکێک لە قسە باوەکانی لە کوردستان دەکرێت کە کاتێک باسی پەروەردە و خوێندن دەکرێت و باسی ڕەخنە لە پرۆسەی پەروەردەیی و باسی باشی و خراپی سیستەمی پەروەردەیی و پەروەردەی هەرێمی کوردستان و باسی وەزارەت و گیش و کارەکان دەکرێت، لایەنی دەسەڵاتداری پەروەردەیی و لایەنە سیاسیەکەی پەروەردە و دەسەڵاتدارە سیاسیەکان و بڕیار بە دەستانی پرۆسەی ڕەسمی پەروەردەیی یەکێک لە گریمانە و قسەکان کە دەیکەن ئەوەیە کە لە کاتی ڕەخنەگرتن و گلەی کردن دەڵێن سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستان بێبەرهەمە، نەتیجەی نییە، ئەنجامی نییە، بە تایبەتی لە بازاری کاردا ڕەنگی نەداوەتەوە، سوودی بۆ بازار نییە، سوودی بۆ ئابووری نییە. ئێمە ینی ئیسفادەی لێ ناکەین یا ئیسفادەمان لێ نەکردووە. تەمان ئەگەر بیرتان بێ ئێمە وتمان کاتێککە دەڵێن ڕوانگەی ناڕەخنەیی یا ڕوانگەی ڕەخنەیی یا پەروەردەناسی ڕەخنەیی مەبەست لە ڕەخنە لە گلەیکردن و ناڕازیبوون نییە، بەڵکو ڕوانگەیەکی دیارکراوە بۆ شتەکان، کۆمەڵێ بنەمای دیارکراوی هەیە، مەرجنی هەموو ڕەخنەیەک بەشێک لە پەروەردەناسی ڕەخنەیی. بۆ نمونە باسی ئەوشمان کرد کە تەنانەت لە ڕوانگەی تەکنیکی عەقلانیشەوە کریتیکەڵ ثینکینگ هەیە، ئەویش باوەڕی بە کریتیکەڵ ثینکین هەیە، ئەویش دەڵێ با کریتیکەڵ ثینکین هەبێ، بەڵام ئەوەی ئەو دەیڵێ لە مەشریقە ئەوەی پەروەردەناسی ڕەخنەیی دەیڵێ لە مەغریبە، ئەم لە ڕۆژهەڵات ئەو لە ڕۆژ ئاوایە. زۆر جار هەیە بە یەک ناخۆن
بۆیە مەرجە هەموو شتێک ناوی ڕخنەی لێنرا ڕخنەی بێ بە تایبەتی لە بازنەی پەروەردەناسی ڕخنەی ڕخنە مانایەکی دیارکراوی هەیە. ئێستا ئەم قسەیە کە دەکرێت ڕخنەیە لە سیستەمی پەروەردەی کوردستان دەگرێت کە دەگوترێ سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستان بێبەرهەمە و ئیسفادەی نییە و خراپ بووە و چەقی بەستووە و بە تایبەتی لە بازاری کاردا ڕەنگی نەداوەتەوە خەڵک کە تەخڕوجەکە ناتوانێت ئیشی پێ بکە یا بازار ئیسفادەی لێ ناکە یا تەعین نابێ یان ئیتر کۆمەڵە شتی لەو بابەتانە. ینی بەمەسن نەچێ مەسن لەوەی ئێستا ئەم قسەیە گلەیە ڕخنەیە دەگیرێت دەڵێن بەرهەمی نییە لە بازاری کاردا ڕەنگی نەداوەتەوە وانە بۆیە ئەبێت بۆ نمونە ئەمە وەزیری پەروەردە و سەرۆکی حکوومەت و سیاسیەکان و عەمیدەکان و سەرۆک زانکۆکان و بەڕێوەبەری پەروەردەی و ئەمانە هەمیشە ئەو قسانە دەکرێت. باشە بەڵام ئەمە باڵێن گریمانەیەک و باڵێن گریمان وایە باشە قبوڵێکی لە ڕوانگەی ناڕەخنەیی وە چۆن ئەم قسەیە چۆن ڕنگدانەوەی ڕوانگەی ناڕەخنەیە ئەگەر ئێمە لەو ڕوانگەیەوە پرسیار بکەین وانە پرسیاری ئەوە بکەین کە سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستان بێبەرهەمە و لە بازاری کاردا ڕەنگی نەداوەتەوە پرسیار بکەین تەبعاً ئەچین توێژینەوەکەین خەمی ئەخۆین بەتەماین ئەم کێشەیە ڕاستە و گریمان ڕاستە و چارەسەریەکەین پرسیارەکەین ئەڵێن چۆن پرۆسەی خوێندن ببەستینەوە بازاری کارەوە چی بکەین باشە با وەرن کۆ ببینەوە وەرن با دانیشتنێک بکەین وەرن با داوەتی زانکۆیەکی ئەمریکی کەنەدی سویدی فینلەندی چینی نازانم کوێنەری بکەین یارمەتیمان بدات بە چۆن بتوانین پرۆسەی خوێندن ببەستینەوە بە بازاری کارەوە باشە وەرن با توێژینەوە بکەین وەرن پارە سەرف بکەین بودجەی بۆ دابینکەین بۆیە زۆر گرنگە ئێمە دەبێ بۆ دەڵێن دەبێ پرۆسەی خوێندن ببەستینەوە بە بازاری کارەوە ئەمە پرسیارەکەی کاتێک کە توێژینەوەیەک دەکەین کاتێک کە هەوڵ دەدەین و مێشی خۆمان بەگەردەخین و پارە سەرفەکەین و کۆ دەبینەوە و ماندوو دەبین و هەوڵ دەدەین وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە باشە تەمەن لە ڕوانگەی ناڕەخنەیەوە وەڵامەکەی چی دەبێ ینی ئێمە حەلەکەمان چیە چارەسەرەکەمان چیە کاتێککە پرسیارەکەمان وایە چۆن پرۆسەی خوێندن ببەستینەوە بە بازاری کارەوە وەڵامەکەمان هەڵبەت چییە دەستنیشانکردنی هەموو ئەو شێوازانەی پرۆسەی خوێندن بە بازارەوە دەبەستنەوە باشترین ڕێگاکان باشترین تەکنیکەکان وەکو وڵاتی فلان بکەین لە کەنەدا وا ئەکەن با ئەمە جواب بکەین لە ئەوروپا وا ئەکەن با ئەمە جواب بکەین با بۆلۆنیا پرۆسس بێنین لە ئەوروپا لە یەکێتی ئەوروپا بڵۆنیا پرۆسس وایە وایان کرد وایان نەکرد وایان بەستەوە بازارەوە بۆ ئەوەی ئابووری کۆریای باشوور پێش بکەوێ هاتن منهەجی خوێندنیان گۆڕی فڵان شتیان وا لێ کرد دەرسەکانیان وا لێ کرد بەستیانەوە بازاری ئیتر تۆ دەیت چی ئەەکەیت مێشکی خۆت زیرەکی خۆت پارە توانە ڕۆح هەموو شت ئەخیتە کار بۆ ئەوەی چی بکەیت ئەو شێوازانەی پرۆسەی خوێندن بە بازارەوە دەبەستنەوە تۆ بیان دۆزیتەوە بزانی کامیان بە کوردستان باش هیچ کێشە لەمەدا هەیە هیچ خەلەلێکی تایە ئێمە بەڵکو زۆرێک لەوانەیە کە ڕخنە لە سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستان دەگرن دەڵێن ئێمەش ئەومان دەوێت بزبط ئێمەش ئەومان دەوێت کە حکوومەت کە وەزارەت هەوڵ بدات ئەو شێوازانە پەیڕۆ بکات کە خوێندن دەبەستێتەوە بازاری کارەوە باشە بەڵام بۆیە لێرە پێش هەموو شتێک بازاری کار ئەبێتە بنەمای دیارکردنی ئامانجەکانی پەروەردە ینی تۆ بۆ نمونە ئەگەر بگەڕێنەوە دواوە کێشەکەمان ئەوەیە کە پەیوەندی نییە پەروەردە و خوێندن سوودی بۆ بازار نییە سوودی بۆ تەعینبوون و بۆ ئەم شتانە نیە تەنانەت خەڵکێکی زۆر گلەیی دەکەن دەڵێ ئێمە خەریج من خەریجی ئێمە چەند جار لە کەناڵەکان ئەو ڤیددیوانەمان دیوە لە یوتیوب دیمانە و لە فەیسبوک دیمانە ئەڵێ تۆ چایچیت ئەی بڕوانامی وەڵاڵە بڕوانامەی زانکۆشم هەیە کەچی چایچیم بەڕاستی کوردستان سیستەمی ئەمە سیستەمی پەروەردەکەی کوردستان ئەها چەند خراپە ئەها هەندەسەشی خوێندەوە کەچی چایچێتیەکە کرێکاری ئەکات و زانکۆی پۆلیتەکنیکی خوێندووە نازانم فەیلسوفە و فەلسفەی خوێندووە و کەچی ئیشی دەست ناکەوێت لە بازار
ینی بۆ نمونە ئەمانە تەنانەت ڕەخنەگرانیش و ناڕازیانیش بە سیستەمی پەروەردە خوێندن و حکوومەت و سیاست ئەم ڤیددیوانە بڵاوەکەنەوە پیان وایە ئەمە نیشاندەری بەرهەمی و بێبەرهەمی یان نەپێکانی ئامانجەکانی پەروەردەیە بۆیە بازاری کار تەعین بوون تەوزیف وانە ئیمپلۆیمنت بە ئینگلیزی دەبێتە بنەمای دیارکردنی ئامانجەکانی پەروەردە یانی چی یانی تۆ ئەگەر بازار ئەبێتە پێوەەر تەعین بوون و ئیشکردن ئەبێتە پێوەەر بۆ ئەوەی کە تۆ ئایا پەروەردەکەت باشە یا باش نییە ئامانجەکانی پێکاوە یان نەی پێکاوە. هەڵبەت قسەکەی من لێرە ئەوەیە کە ئەمە هەرچەند گلەیی بکەین ئێمە هەر هێشتا لە ڕوانگەی ناڕەخنەیی یاین هێشتا هەر بۆ چوونمان بۆ بابەتەکان بۆ چوونی ناڕەخنەییە. طبعاً ئەم بۆ چوونە چی ینی بەشێک لە پێشگیریمانەکان چییە؟ ئەوەیە کە تۆ باوەڕەکە وایە ئەگەر زانست و زانیاری زۆرتر بوو ئەوە ئابووریش پێش دەکەوێت. ئێمە دەڵێن ئابووری هەرێمی کوردستان دواکەوتو لەبەرەوەی خەڵکەکەی نەخوێنەوە. دەڵێ شارۆچکەی فلانشت لە ڕووی ئابوووریەوە خراپە لەبەرەوەی ڕێژەی نەخوێنەواری بەرزە یا گەنجەکان واز لە خوێندن دێن. ینی بۆ نمونە تەنانەت لە راپۆرتەکانی یونیسف و یونسکۆ و بانکی نێودەوڵەتی و ئەمانەش هەر ئەم قسانە دەکرێت ئەم بابەتانە دەکرێت ئەم مامەڵەیە و پێشگریمانان دەکرێت کە تۆ بۆ ئەوەی ئابووریت پێش بکەوێ پێویستت بە زانست و زانیاری زۆرترە. تەمەەن سەیری زۆرتر بکەن لێرە هەفتەکەی تر باسی زۆری و کەمیشمان کرد. هەنگاوی دوای ئەوە چییە؟ کەوایە بۆ ئەوەی ئابووری وڵات پێش بکەوێت ئەوە دەبێت خەڵک زانست و زانیاریان زۆر بێت. یعنی ئەوە وەکو بڵێ ئەی تەبعاً تەحسیل حاصلە تەبعاً ئەوە ئەنجامی سروشتیەکەی ئەوەیە ئەگەر ئەمە وابێ ئەوە ژوابێ کەواتە ئەوە وایە ئەگەر بیتان نەزم ئێستا ماوەیان نەکاتی خۆی لە پۆلی شەشی ئامادەیی با بڵێن پۆلی 12 ئێستا لە بوانەی ماتماتیک سێگۆشەکان هەبوو نازانم ێستا چی پێڵن سێگۆشەکان تۆ کۆمەڵە گریمانیان پێ دوازانم شتێکیوە کە تۆ ئەگەر ئەمە وابێ ئەوە وابێ کەوایە ئەوە وایە ئەگەر بازار ئێمە ئابووری کوردستان خراپە بۆ ئەوی ئابووری باش بێ پێویستە زانست زانیاری زۆر بێ کەواتە ئەگەر ئێمە زانست زانیاریمان زۆر بوو ئەوە ئابووریشمان پێشەکەوێت. وڵاتی سنگاپورە وای کەچوو بۆ ئەوەی وڵاتەکەی پێشکەوت هاتن دەستکاری سیستەمی پەروەردە خوێندنیان کرد وایان کرد. وڵاتی کۆریای باشوور هاتن نازانم چیان دەستکاری کرد وایان کرد ئێسەیەکن لە هێزەکانی بواری تەکنۆلۆژیا پێشکەوتن. ئەگەر بیتان بێت هەفتەکەی تر باسی ئەوشمان کرد کە ڕوانگەی تەکنیکی عەقڵانی پێی وایە ئەوەی لە کۆریای باشوور بۆ هۆی پێشخستنی کۆریای باشوور هەر هەمان ئەو شتەش لە کوردستان دەبێتە هۆی پێشخستنی کوردستان بە تایبەتی لە لایەنە ئابووریەکانەوە. ئەوەی گرنگە لێرە ئەگەر بێت و بچینەوە سەر گریمانە و پرسیارەکان گریمانەکە چییە؟ سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستان بێبەرهەمە لە بازاڕی کاردا ڕەنگی نەداوەتەوە. باشە ئەم وشانە ئەم چەمکانە مەسەل چەمکی پەروەردە چەمکی سیستەم چەمکی بەرهەم چەمکی بازار چەمکی کار ڕنگدانەوە تەمان لە ڕوانگەی ناڕەخنەییەوە ئەمانە هیچ ناوەستی. ئەگەر بیرتان بێت بچینەوە سەرەوەی پرسیارەکە چییە؟ ئەی باشە ئەگەر ڕەنگی نەداوەتەوە چۆن چی وا بکەین ڕنگ بداتەوە چاک بێ؟ وەڵامەکەی چییە؟ وەرن بابی دۆزێنین بزانین خەڵک چی کردو ئێمە جواب بکەین وەرن با توێژینەوە بکەین بزانین چۆن پرۆسەی خوێندن ببەسینەوە بازاری کارەوە. ئەوەی کە ڕوانگەی ڕەخنەیی ناکە جارێ نایە بڵێ ئەرێ مەبەستمان لە پەروەردە چییە؟ تۆ ڕاوەستە بەمەستان لە پەروەردە چییە؟ ئەمجارە ئایا پەروەردە هەمووی یەک شتە؟ مەبەستمان لە سیستەم چییە؟ ئێمە هەمومان پێویستەکە مناقەشەی سیستەم بکەین یان نابیان سیستەم تەمان دیارە و بڕاوەتەوە بەرهەم بازار کار ڕنگدانەوە ئەمانە ناچنە بواری مناقەشە و گفتوگۆ و لێکتێ نەگەیشتن و لێکتێگەیشتنەوە. ئەگەر بیتان بێ باسمان کرد گوتمان معریفە بێتە شتێکی دیارکراو H2O یعنی ئاو ئاسنی ساردڕاقە زێڕ بە نرخە ئاو لە دوو گۆردی لێو هایدرۆجین یەک گەردی ئۆکسجین پێک دێ پەروەردەی ئەوەیە کە دەچی لە قوتابخانەکان و زانست فێرەبی کتێبەکان لەبەرەکەی امتحانەکە دەرەچی سیستەمەکە ئەوەیە کە تۆ گەندەڵیتیان نەکرێت
پەیڕەوی بکەیت سعات 8 بچتە داوام سعات نازانم کەی تەواو بیت دەرسی یەکەم 40 دقیقە زیاتر نەبێ و کتێبەکە تەواو بکەیت یعنی بەرهەم ئەوەیە کە تۆ دیارە بەرهەم بەوەیە کە تۆ لە بازارە ئابوووریەکە ببینیت بازاریش ئەوەتە یعنی نازانم چی کاریانی کار ڕنگدانەوە قسە لەوە ناکرێت ئەم قسانە یعنی چی ئەرێکە من ئەڵێم پەروەردە مەبەستم لەگەڵ ئەو پەروەردەیە کە تۆ مەبەستە یا پەروەردەکەی لای من مەبەستمە جیایە ئەگە بیرتان بێ بە هەمان شێباسی ئەومان کرد کە جیاکاری دەکرێت لە بینی خێزان و قوتابخانە لە بینی قوتابخانە و مزگەوت لە بینی مزگەوت و حکوومەت و لە بینی حکوومەت وەکو نازانم دەستگایەکی گشتی لەگەڵ دایرەکانی حکوومەت ینی ئەو جیاکاریانە ئەکرێ بۆیە تۆ کەڵی پەروەردە تەمەن پەروەردەی مەکتەب مەقسەدە کەڵی سیستەم تەمەن سیستەمە ئەو سیستەمەیە کە هەمانە و ئەمەیە و بە باش و بەخراپ بەرهەم تەبعانەوە ینی ئەم چەمکانە نابنە بنەمای قسە و وەڵامی جیاواز باشە ئەمە تەمان لە ڕوانگەی چیەوە لە ڕوانگەی ناڕەخنەییەوە لەم جۆرە ئەگەر ئێمە ئەم قسانە نەکەین ئەگەر وردی نەکەینەوە پرسیارەکە ورد نەکەینەوە و بە هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ چەمکەکانانەکەین ئەنجامەکە چی ئەوێت ئەوەیە کە معریفەت چەق ئەبەستێت کە ئەوەش کە ناونیشانی وانەکەی ئەم ڕۆمان و بەشی چوارەمە کاتێک معریفەت چۆن چەق ئەبەستێ کاتێک کە بازنە معریفیەکان تەسک دەکرێنەوە ینی تۆ بازنە پەروەردەکانت تەسک کردێتەوە باسی ئەوەشمان کرد کاتێک کە معریفە ئەوە بێ کە لە کتێبەکان هەیە پەروەردە ئەبێتە چی گواستنەوەی کتێن ناوەڕۆکی کتێب بۆ مێشکی خوێنکار و باشترین ڕێگاکانی گواستنەوە باشترین جۆرەکانی پەروەردەیە پەروەردەی چاک گواستنەوەی چاکە پەروەردەی چاک بەکارهێنانی باشترین تەکنیکەکانی گواستنەوەی ڕێگاکانی وانە گوتنەوەیە پۆلی چاک بێدەنگە بۆ ئەوەی کە مامۆستا ئەوەی کە بیەوێ منهەجەکە تەواوکە هەر پۆلێک منهەجەکەی زووتر تەواو کرد باشترە کۆمەڵە قسەی و کۆمەڵەشت بۆیە تۆ معریفەت چۆن چەقە بەستێ کاتێک کە بازنەی معریفەت بچوو کردەوە وتت ئەمە معریفەیە ئەوە معریفە نییە هی ناو کتێب معریفەیە هی دەرەوەی خارجی معریفە نییە پرسیاری داخلیمان هەیە پرسیاری خارجیمان هەیە بۆیە تۆ بازنە پەروەردەکان تەسکەکەیتەوە باش ئەمجا تا ئامانجەکانی پەروەردە تەسکتر و تەنکتر بن پرۆسە و پێوەرە پەروەردەکانیش تەسکتر و تەنکتر دەبن بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەگەر ئامانجی تۆ لە پەروەردەکردن لە بەرکردنی ناوەڕۆکی کتێبەکە بێ کەواتە تۆ پرۆسەی پەروەردەکەت لە بەرپێکردنی یا پێ لە بەرکردنی ناوەڕۆکەکەی بۆ تەلەبەکان ئەوە پەروەردە لای تۆ ئەوەیە ئەم شتە لە لێرە بچێتە ئەوێ باشە بۆیە تۆ ئەو کاتە لای تۆ پەروەردە مانای تەنکە مانایەکی تەسک و تەنکی هەیە ئەوەیە کە تۆ مناڵ شتەکە لەبەر بکە ئەو خوێنکارانە شتەکان لەبەر بکەن و پێوەرەکانیش تەنکتر دەبن بۆی ئەگەر توانی لە ماوەی سەعاتێک بەبێ سەیرکردنی ئەم لاولاو قۆپیەکردن شتەکە وەکو ناوەڕۆکی کتێبەکە نووسیەوە ئەوە چاکە پێوانت کرد و بەڵێ هەمومان دڵمان خۆشە و وڵات پێشەکەوێ ئەتر وەکو بڵێ ئەگەینە ئاواتەکەی خۆمان و پێشەکەوین ئەبین بە وڵاتی فلان وڵات ئەبین بە سەنگاپور ئێمەش ئەو کاتە تۆ ینی بە تەسکبوونەوەی ئامانجەکەت پێوەرەکەشت تەسک دەبێتەوە کاتێک طبعاً لە مەسەلەی بازاری کارەکە ئێمە هێشتا لە نمونەی بازاری کاری کاتێک تۆ پێت وابوو ئەنجامی پرۆسەی پەروەردە و پەروەردەکردن بەرهەمی بازار و تەعینبوونە ئیتر تۆ هەموو پەروەردەت ئەبێتە چی ئەبێتە ڕێگاکانی دڵنیاکردنەوەی تەعینبوون یا ئەو شتانەی کە قەرارە تەعینبوون ئیشی پێی بێت کە زانست و زانیاریە ئەلاساس و وابکەی تەعین ببێت ئەگەر نەبوو ئەوە کەواتە تۆ دیارە مامۆستایەکی خراپبووی سیستەمێکی خراپبووی پرۆسەیەکی خراپ ئەگەر ئاسایی بێت نازانم مامۆستایان تقریبان 52 مامۆستامان لەگە تۆ بڵێ خۆم ئەوەیە 51 مامۆستامان لەگەڵە ئەگەر پرسیار بکەم ئاسایی بێت هەندێک بزانم لای مامۆستایان ئامانجەکانی پەروەردە چین با لەوە گەڕین ئەمە بازاری کار و شتەکە کە بازگە بەڵام بابزانین مامۆستایان چی ئەڵێن ئەگەر یەک دوو مامۆستا ئاسایی بێت باسی ئەومان بۆ بکەین هەروە بەس بەژماردن ئامانجەکانی پەروەردە چین لای ئێوە لەوە گەڕێکە مەسەلەی پەروەردە ناسی ڕەخنەییە و مەسەلەی ناڕەخنەی و تەکنیکیە هەندێک لە ئامانجەکانی پەروەردە چین حەزەکەم مامۆستایان بەشدار بن
مامۆستا ژیار دەڵێ تاکێکی بەسوود بۆ کۆمەلگا. مامۆستا یەحیا دەڵێ فێرکردن. تاکی ڕۆشنبیر زۆر باش. دروستکردنەوەی دوا ڕۆژی تۆکمە زۆر باش. ئەم کاتتان باش. دکتۆر گیامەڕا من پێم وایە بنیادنانی کەسایەتیەکی کەسێک کە چاکساز بێ لە ڕووی کۆمەڵایەتی و پەروەردەیی و ڕۆشنبیریەوە و کەسێک بێت کە بتوانێت ڕۆڵی هەبێت لە بنیادنانی کۆمەلگایە. جا ئەو کۆمەلگایە پێداویستیەکانی لە چ ڕوویەکەوە بێت؟ وەکو خۆت ئاماژەت پێکرد کە هەندێک کۆمەلگە هەیە ئەوێ ئیش بکات لە بواری بڵێن گرنگیدان بە بازاڕە، ئەکرێ ئەو تاکە بوو ئەو جۆرە پەروەردە بکەیت. واکرێ لە کۆمەڵگەی ئێمە بۆ شتێکی کە بمانەوە خۆ کۆمەڵگەمە پێویستێکی تری هەبێ بۆ ئەو جۆرە لە پەروەردەی ئامادەی بکەیت. من ئەمە موت دەستە خۆش بێ و لە 6 ساڵ دەستان خۆش بێ. زۆر چاکە. هەندێک مامۆستای دیکەش بە نووسیویانە دروستکردنەوەی دوا ڕۆژی تۆکمە وروژاندنی هزر و فێربوونی کردداری، خودناسی و چاودێربوون بەسەر کۆمەلگاوە، پێگەیاندین تاکێکی ڕۆشن فکر و چاوکراوە، تاکێکی بیرکەرەوە و هۆشیار، پێگەیاندنی خودگەاندنی زانیاری، بنیادنانی سەرمایەی مرۆیی داهاتوو، تاکێکی بیرکەرەوە بۆ خزمەتکردن، تاکێکی بەرپرسیار، تاکێکی چاک و چاکساز بێت. دەستان خۆش بێ. تەمان ئەگەر کۆی بکەینەوە بیان ئەوە فێرکردن وروژاندنی هزر و فێربوونی کردداری هەر لە بازنەی معریفەیە، خودناسی پێگانی تاکی ڕۆشنفکر و تاکی بیرکەرەوە هۆشیار، پێگانی خودگەاندنی زانیاری بەشێکە لە مەسەلەی فێرکردن و شتەکە. باش. هەندێک لە ئەوانەی نووسراون مەسەلەی کۆمەلگە باسی تاکێکی بەسوود بۆ کۆمەلگە، بۆ نمونە ڕۆشنبیر، نەوەی دوا ڕۆژ، ئەو شتانە باسەکرێ، چاودێربوون بەسەر کۆمەلگەوە، تاکی ڕۆشن فکر و چاوکراوە، ئەوە تاک. تەوان یەکێک لە شتەکان مەسەلەی تاک ئەوتە ئەبینین زۆر ئاماژە بە تاک دەکرێت، ڕاستکردنەوەی نەوەکان و وچاندنی بەها باشەکان، چاکسازێ، پەروەردەکردنی تاکی هوشیار بۆ بنیادنانی کۆمەلگەیەکی تەندروست. زۆر چاکە. دەستان خۆش بێ. سەرمایەی مرۆیی داهاتوو، ینی ئەگەر دەستان خۆش بێت باشدانێک تریش ها دروستکردنی تاکێکی بیرکردنەوەیە ینی دروست بیر بکاتەوە با بڵێن. سڵاوتان لەبێ دکتۆر گیان، دەستان خۆش بێ و دوونە بن. ڕاستی پرسیارێکم هەیە لە چەندوانی پێشووتریش پێم خۆش بوو ئەم پرسیارە ئاراستی بەڕێسان بکەم. وەکو مامۆستا تاخیر و تا ئێستا ئەیتر قسمت ئەمڕۆ بوو. وەکو مامۆسایە کە ئەزمموی 5 ساڵوانەوتنەوەم هەیە چی بە کتان و مەکتەبی کوڕانیش بڵین، شتێک کە تێبینیم کردووە ئەوەیە بۆ نمونە زۆرێک لە تەلەبەکان ینی حتا لێشم پرسیون ئەوەیە کە نازانن بۆچی دێن فێر ببن، بۆچی دێن بۆ خوێندنگەکان و بە تایبەت لە کوڕەکانیشە ئەوەی کە تێبینیم کردبێ زۆرێکیان هیچ حەزێکیان نییە بۆ فێربوون. بەڵام ئێستا بوو نمونە من خۆم برایەکم هەیە چانێک هەوڵی لەگەڵا دەین هانی ئەدەین هیچ ئارزوویەکی بۆ خوێندن لەلا دروست نابێت. ینی ئەم جۆرە ئایا پرسیارەکەم ئەوەیە ئایا فێرکردن بۆ هەموو کەسێکە؟ ینی شتێک کە ئەیبین ئەوەیە خوێندنگەکان زۆر کات ڕەخنەی لێ گیرێ ئاڵێن کە خوێندنگا وەکو کارگەیەکی لێ هاتووە جیل بەجیل بڵێن وەکو کارگەی دەرچووی لێ پیا بێ. پرسیارەکەم ئەوەیە ئایا بۆ نمونەیسا حتا براکەم ئەویت ئەو ڕۆژەیەکی لە مامۆستاکان و توێتی پێویست ناکە کە ینی ئەگە حەزت پێ نییە بە خوێندنمەوە ئایا ئەمە قسەیەکی دروستە بە تەلەبە بوترێ؟ دەست خۆش بە مامۆستا. دەست خۆش بێخۆ. دەست خۆش بێ. مامۆستا جنابەت من دەکرێت دوایش ئەوە هەر زیاتر قسەی سەر بکەین. جناب دڵی نازانن بۆچی بۆ خوێندن دێن یان نازانن بۆ دەخوێنن، ئەی منهەجەکان نووسراوە، ئەی کتێبەکە دیار نییە، ئەی باشە دەرسەکە دیار نییە، ئەمە بیرکاریە و ئەمە زیندەوەزانیە و ئەمە کۆمەڵایەتیەکانە و ئەمە ینی ئەمە ئەی ئەمانە هەموو شتی چاکنی ئەی چۆن نازانن ینی؟
حتمما دیارە سولێکی وایتیان نابین ڕاستی من خۆم ڕاستە و پرسیارم لێ کردوون طبعاً ئەم پرسیارەکە ڕاستە خۆی لە کچەکانم کردو بڵێن قۆناغی سێ تا بڵێن یەک هەتاوەکوونەوە کاکاتە حوت و هەشت و نۆ ئەو قۆناغە بڵێن وتۆن باشە بۆ دێن ئەخوێنن نانی وەزبێکیان لە ئاسیان با بڵێن نازام هۆکارەکەی کەم هەوڵدانیانە توانای عقلی خۆیانە ئەنی بەشداریکردنیان چەند ڕێگا بەکارێنی هاانیانە دەی بەشداریان پێ بکەی بەڵام هێشتا لەگەڵ ئەوەشە ینی جوڵەیان نییە دوایشکە لیانە پرسی بۆ دی ئەخوێنی کە تۆ هەر لەمەشە ینی لە نەهەوڵ ئەدەینە پێ دوایە باش نابی ئەی باشە بوو کە پرسیاریلەکەی وەڵامێکی پێ نییە بۆچی دێت خۆشی نازانێت بۆچی دێت ینی حتا ڕۆژی ئیکێک لە تەلەبەکان وەڵامی دامەوەتی وەڵامەوە ساهر بۆ دێم لە ماڵەوە دانەریشم تااقتم نییە قەنەعەتانە بێ دکتۆر ئاوا وەڵام وڵاجا ئەوە لەوە چه باشترین وەڵام بێ ئەگەر درابێتەوە تر بەو شێوەیە دەست خۆش بە ماسە باسیەوەت کرد وتت سوودی لە نابینن یعنی نازانن سوودەکەی چییە بۆیە زانینی شتێک لەگەڵ بێماناییەکەی مەرج نییە بەیەکەوە بن بۆن تۆ دەزانی فلان شتە شتێک دەزانیت بەڵام قیمەتی لات نییە بۆیە مەرج نییە قیمەت لەگەڵ زانی نابێت مەرج نییە زانی ببێتە هۆی مەرج نییە زانینی شتێک ببێتە هۆی زانینی قیمەتەکەی نرخەکەی با بڵێن ئەوە هەر بە کوردی ئایا فێربوون ئەگە پرسیارەکە بەم شێوەیە لێ بکەین ئایا هەموو کەس پێویستی بەوەیە فێر بێت پێویستی بەوە هەیە بچێتە قوتابخانەکان یان هەر خۆی ئەسڵناگە بینەتەوە فێربوون چییە ئینسان ئەوێ لە چیا قوڵ بێتەوە ڕاستەکەی با قسە مامۆستا حەزەکەم ئەو پرسیارەت لە خەیاڵ بێت باش نییە وردە وردە وەڵامی ئەدەین و نامەوێت وەڵامێکی میکانیکی و یەکسەر ئاوات بدەمەوە بەڵام هیوام وایە لە وردە وردە لە قسەکانە هەم جەنابیشت و هەم هەموومان جۆرێک لە جۆرەکان وەڵامی ئەو پرسیارەمان دەستکەوێت ئایا قوتابخانە بۆ هەموو کەسێکە ئایا قوتابخانە سوودی بۆ هەموو کەسێک هەیە ئایا فێرکردن تەمەن هەڵبەت تۆ مەبەستت فێرکردنی قوتابخانەیە بۆ نمونە تۆ گەر فێر بیت جگەرە نەکێشیت یا بۆ نمونە با بڵێن ئەو شتانەی کە زیانمەندن بۆ لەش و بۆ چزانم فێر بیت چەخۆ لە خۆت نەدەی با بڵێ باشە ینی کۆمەڵەش تەمان هەموو کەسێ ئەبێ شتی کۆمەڵەش فێر بێگی ناکرێەوە نییە مەبەست لەو فێربوونە گشتیە نییە هەڵبەت مەبەست لە فێربوونە ڕسمیەکەیە با بڵێن وانە ئەوە هیوام وایە وردە وردە وەڵامەکەت دەستکەوێت چونکە من نامەوێت پێ دڵم ئاوا ئێستا بە تایبەتی کە باس لە مەسەلەی ئامانجە پەروەردەیەکان دەکەین مامۆستا هۆکارەکەی مشنیان نییە مامۆستا ئاسۆ ئەڵێت ئەگەر مشن و ڤژن بنووسێ ئیتر تەواو تەلەبەکان مرتاح بن و ئیتریان هەموو ڕۆژێ بۆ نمونەمە پرسیارێکە دەکرێت لە خۆمانی بکەین ئەوەی من مامۆستاوانەیە یا ناوە نازام مامۆستاوانە دەڵێ ئەوە نەی من ئەزمونێکی زۆر کەمم هەبێت لەوانەوتنەوەدا خوێنکارە هەمیشە زانستێکیان دەوێت کە بتوانن بە شێوەیەکی زیندوو لە ژیانی ڕاستەکەیان سوودی لێوەربگرن ینی یاواتە کاریگەریەکەی ڕاستیەوە خۆی فێربوونیان دەوێت ئەی دانەوێ بزانن بۆ دێن ئەمە گریمان مهم بوو یعنی چی مهم بوو ینی چی ئەم شتە مهمە ینی گرنگە ینی چی وانی ئەیانەوێ بۆ نمونە مامۆستاڵێ دانێ ینی بیبینن بۆ ینی هەست بە جیاوازیەک بکەن ینی مانای هەبێ شتەکە لەلایەن ئەوە مانای مەبەستی مامۆستایە وا بزانم مامۆستا کاروان دەڵێ مامۆستا بێت هەموو زۆر مامۆستایانش نازانن بۆچی قوتابی فێر ئەکەن تەنها وا ئەزانن ئەو وانەیە دەبێت بڵێنەوە لە بەرامبەریدا بڕێک پارەوە بگرن ماگانە ینی بۆ نمونە هەر نارنە معاشەکان حەڵال بکەن ئەگەر معاش بدرێتەوەن معاشەکان حەڵال بکەن بڵێ ئێمە ئێستا باسی ئەەکەین تەمان و باسیشمان کردووە مەسەلەی تەکنیک و مامۆستایەتی بێتە تەکنیک تۆ ئەتر ئەو شتێک کە پێویستە ئەوانەی کە ڕێگەکانی وانەوتنەوەیان خوێندو لە کۆلێژەکانی پەروەردە بەگشتی پێت دەڵێ دەبێت تۆ دەقەی یەکەم وەرمەپ بکەی ئەو کە بڵێ بیرهێنانەوەی وانەی پێشوو دوایی نازانم چی بکەیت دواییت لە دەستی ڕاستەوە حتا ئەوەش بۆ تەرتیب کراوە کە ناوی وانەکە ئەنووسی دوایی
بەروارەکەی ئەنووسی دوای ینی حتا پێ دەڵێت چۆن بجوڵێت جاڵە لە یەک شوێن مەجوڵێ ئاپ ینی بە کوتەیە خێرەکە پێ دەڵێت چۆن هەناسەش بدەیت ئێدە تۆش کەوشتانات کردیتە خۆ تەکنیکە و کردوتە تر مامۆستایەتی ئەبێتە ئەوە یانی بێتە هەڵگرتنەوەی هەنگاوەکانی کە بۆیان دیار کردووی وانە ئەو پارێکەش وەرەگری ئەگەر بدەنێ تکای مامۆستای با پرسیار قسەکان لەسەر ناوڕێکی بابەتەکەی باش چێژ لە بەرزەی خوێندنی ئێمە نییە مامۆستاوتێتی چێژ بۆ نمونە ئەگە بیرتان بێت لە وانەی یەکەم باسمان کرد فێرکردن و فێربوون نەکەینە خەم بەڵکو ئاسوودەیی ببێتە خەمی سەرەکی وانە مامۆستا ژیار ئاماژە بە چێژ ئەکات چێژ لە پرۆسەی خوێندن نییە مامۆستا یەحیا فەرموو مامۆستا گیان سوپاس دەست خۆش بێخوا ئامانجی پەروەردە مامۆستا گیان بە کۆی گشتی قسەکان گوێبیستی بووم چێژ بە تایبەتی ترس مناڵ ترسی هەیە بەڕاستی لە قوتابخانە ترسێکی زۆریە لە پەروەردە پاشان گەیاندن بەڕاستی گەیاندن هۆکاری سەرەکی ئەوەیە کە بۆ ئامانجی پەروەردەی گەیاندنی ئەو مامۆستا ئەو منهەجە ئەو بۆ چوونە ئیتر گەیاندنەکە هەر چۆنێ بێت چۆن ئەیگەێنیتە ئەو مناڵە چۆن وەریەگرێت پاشان مامۆستا قەت پرسیاری لە خۆی کردو دوایوانە کە تۆ ئەمڕۆ لەم دەرزێ منە چی فێر بووی دوای من پرسیار و لێ کردو چی فێر بوویت خاڵێکی کە مامۆستا من ئاماژەی پێ بم دەوروبەر و ژینگە یعنی بێ ئومێدکردنی خوێندن لە لای خوێندکار لە لای قوتابی ئەڵێ تۆ تاویەکەبی بەچی ئەوە براکە و لە ماڵا کەوتووە خوشەکە و خەیاتیەکە ئەوە خوشەکە و لە ماڵەوە نان دروستەکە تۆبی بەچی یعنی مناڵەکە بەڕاستی سێری دەوروبەر و ژینگەکە یەکات کە تەواوی کرد نەتیجەی نییە هۆکارێکە بۆ ئەوەی لاواز بێت هۆکارێکی کە سیستەمەکە ئاماژەت بێدا دکتۆر زۆر شتێکی زۆر جوان بوو یعنی بەسەوە مامۆساکە وەکو ئاهلی قوڕمی شیکەیت و دەرزەکە بڵێت تۆ لە سوچێکا بەلەوە ئەگەر مەجای بێ گۆڕانکاری بکە ئێستا تقریبان بوارێک هەیە بۆ گۆڕانکاری مامۆستا تا چەند تازەگەریەکە لە بابەتەکەی خۆی ئەمە زۆر مهمە مامۆستا تا چەند خۆی ئەکتیڤەکە بابەتەکە هەر ئەوە نەبێت 10 ساڵە 5 ساڵە 20 ساڵ هەر ئێڵێتەوە لەسەر یەک مەنهەج نەخێر شتی تازە بێنەکایەوە گۆڕانکاری تیا بکە بزانە خۆش و خۆت یەکەم جار ئاسوودەی اینجا قوتابیەکە مامۆستا دەست خۆل ئەفگە مامۆستا ببوورە ئەکرێت مامۆستاکە بڵێ مامۆستا من ئەگەشتی تازە بێنمەوە ینی امتحانات امتحانەکە تەلەبەکەم دەرناچێ ئەمە لە تەلەبەکانمان امتحانی وزاریە پۆلی 11 نوێیە نازانم چەنە 12ە منشتی تازە چی لێ بکەم یعنی خارجیە و یا تازەیە و یا ئەوەیە خۆ من پرسیارەکانم بۆ دانانم چی ئیسپادەی زۆر ڕاستە دکتۆر مەبەستم ئەوەیە بۆ ئەوەی چێژی زیاتر بە قوتابیەکە ببەخشی بۆ نمونە تۆ پێڵێ فێری بیرکاریەبی بیرکاری ئەگەر تاعینش نەبی بۆ مامەڵەی ڕۆژانە و بەکارێنی بۆ نمونە تۆ فێری زمانەبی فێری ئینگلیزیەبی کە جووی دە سەیدەلەیەک عیلاجێکیان پیایی بزانی چی نووسراوە هەر ئەوە نییە تۆ ئیتر لەسەر ئەم خوێندنە و ئەبێ پارە وەرگری نەخێت تۆ احتیمالەکە لە کەرتێکی تایبەت ئیشکی احتیمالەکە بەبووین بەوهانی زمانەکەتەوە بچیتە شوێنێک کە تۆ ئیسوادی هەبێت هەر تەنانەت بۆ چوونە دەرەوەش و لە وڵاتە پێویستاکە تۆ هەر شتێ بزانی من هەرەوەم زۆر سپاس دەست خۆش بێ کۆمەڵێ مامۆستا مەریوان هەرچەند ماسەمریان دەڵێم شتێک بڵێم لەوانەیە نزیک بێت لە ڕاستی ئەویش ئەوەیە کە بەشێکی زۆری حکوومەت و وەزارەت و مامۆستایانیش خۆشمان ئامانجی بنەڕەتی پەروەردە فێرکردن نازانین خۆمانی لێلا دەدەین کە پێم وا بێت فەلسفەیەکی زۆر گەورەیە زۆر باشە لە مامۆستا سەحار دەڵێ لە پەروەردەیە پێویستە ترس و ئیجبارکردن و پۆل بکرێتە دەرەوە هەندێک جار مامۆستا مەجبورە ئیجبارکردن بکات گینا مدیرەکەی ئەڵێ تۆ دەرسەکەت نەوتۆتەوە یا مناڵەکان ناتوانێت کتێبەکە منهەجەکە تەواوکە ئەگەر مناڵان نەترسێنە و ئیجباریان نەکە بۆ نمونە من خوێنکارم هەبوو کە بۆ تەطبیق بۆ ئەو فترەیە چوتی مامۆستا خەریک و بەچەقۆ خەریک و چەقۆم لێدەن باڵێن لە مەکتەبێک بووم
دەی بۆ نمونە بۆیە من ناڵم قسەکە هەڵەیە بەس مەبەستم لەوەیە ئەوە واقعەکەیە ئەم قسەیە و ئەم قسەی باسکردنی ترس و ئیجبار جارێ بۆ هەیە بۆ نییە مامۆستایان بۆچی پەنای بۆ ئەبن بۆ پەنای بۆ نابن لە حاڵەتێکی وا چی بکرێ ئەوە هەمووی بەشێکە لە ینی گفتوگۆ لەگەڵ خۆیان دێنێ پۆ لەگەر شاد بوو ژینگەی فێرکردن پەروەردەش ڕخساوە بۆیە ئاماژەکردنمە مەسەلەی ئاسوودەیی و ئەمانە پەروەردە ئێستا بۆتە گەیاندنی کۆمەڵێک ڕەسا بڵێ ڕاسا و نەزەرەی بێکردار بەداخەوانەکان هەمووی تیۆریە و کردداری تیان نییە و منهەجی سەقەتە مامۆستا داوا ئەکات و قوتابی وەک تووتی هەموو شتەکان بڵێتەوە چونکە ئەگەر وانەکە مامۆستا هەم ڕۆحی دەردێنن هەم سیستەمەکە هەم خوێنکارەکانی هەم بەڕێوەبەرەکە هەم سیستەمەکە سیستەمەکە ئەوەی لێ داوا ئەکات کتێبێکیان پێداوە تۆ ناتوانانی لێ دەرچی لێشی دەرچی امتحانەکە خوێنکارەکانت هیچ ینی وەکو بڵێ بەپێی ئیمتحانەکە بە هیچ نازان ئەو کێشانە دروستەکات بڵێ چێژۆرگرتن لە پەروەردە فێربوون ئەم دوو چەمکە دوولایەنە واتە مامۆستاش هەم چێژۆر دەگرێت و بۆیە هەمتر ئاماژەدان بە چێژ و بە ئەوانە دەستان خۆش بێ بوانەکانی ژەگە بۆ نوێوانەی مێژوو گرنگە فێی تەحلیلی معلومات و ڕەخگرتن بین لەگەڵ شێوازی گفتوگۆکردنی بابەتەکان مامۆستا سازگار زۆر زۆر سوپاس زۆر زۆر سوپاسدانەکەم تەبعاً ئەگەر ئاماژە بە کۆمەڵێک لە ئامانجە پەروەردەیەکان کەم هەر ئەوانەیە کە ئێوە ئاماژەتان پێدا کەم تا زۆر بە جۆرە لە جۆرەکان بۆ نمونە ئێمە ئامانجە کۆمەڵایەتی فەرەنگیەکانمان هەیە ئامانجە سیاسیەکانمان هەیە ئامانجە سیاسیەکان یعنی سیستەم پەیوەست بە سیستەمەوەش نەک حیزب و حیزبایەتی ئامانجە سیاسیەکان وەکو بڵێ بڕیارە سیاسیەکان لە بڕیارە بەشێکی کۆمەڵاتی فەرهەنگیەکانیش سیاسیە تەبعاً ئامانجە ئابوووریەکان مەسەلەوەی کە تۆ چۆن بتوانی ژیانت دابین بکەیت و چۆن بتوانی ئیشکەیت و چۆن بتوانی کار و کاسیوێک بکەیت ئامانجە دەرونی و ڕۆحیەکان مەسەلەی چێژ و ئاسوودەییمان باس کردووە نیە و ئامانجە ئەخلاقیەکان بۆی کە ئێمە مرۆڤ بتوانێت ڕاست و غەڵەت لە یەک جیاکاتەوە و بنەماکانی ڕاست و غەڵەتیش بناسێ کۆمەڵش هەیە ئەیکا کۆمەڵش هەیە نایکا وانە لە قسە و باسی تەمان ئێمە بەلای کەمی ئەم ئامانجانەمان هەیە تەمان من لێرە گیان کردوتەوە لەبەر بۆیە چونکە دەکرێت بە تەنها ئامانجە ئەخلاقیەکان هەمووی بگرێتەوە ئامانجە ئەخلاقیەکان ئامانجە سیاسیەکانیش بگرێتەوە بۆیە کۆمەڵایەتی ئەخلاقیەکان فەرهەنگی ئەخلاقیەکان سیاسی ئەخلاقیەکان سیاسی ئابووریە چونکە ئامانجە ئابووریەکانیش بەشێکی سیاسیە و ئابووریش پێوەستە بە دەروون و ڕۆحەوە ینی ئەم ئامانجان وا منجیان کردوتەوە وا باسگۆرە و چەتر بۆ کۆمەڵە شت کە هەمان بەشێکی هەمان ئەوە بوو کە ئێوەش باستان کرد ئەگەر پەروەردە ئەم ئامانجانەی هەبێ کاتێک کە تۆی دەڵی نەخێر من هەم هیچم ناوێ تەنها ئامانجە ئابووریەکەی ئەویش بە مەسەلەی بازار و مەسەلەی تەعینبوون و ئەمانە تۆ چیت کرد تۆ هاتیت ئامانجی پەروەردە تەسە کردەوە ئەوەی کە باسم کرد تەسکردنەوەی بازنە معرفە یعنی بۆ نمونە هەر شتێک سوودی بۆ تەعینبوون نەبوو فڕێیتە دەرەوە هەر شتێک سوودی بۆ ئابووری نەبوو فڕێیتە دەرەوە وانێ چونکە تۆ بازنەی معرفەت تەسە کردەوە بۆیە هەر شتێک کە لە پۆلدا نەوترا و لە ئیمتحانە نەهاتەوە و تۆ پێت لەبەر نەکردبوو و نەتبینی لەبەری کردووە ناخێتە بازنەی پەروەردەیەوە ئەسە بۆ نمونە ئێمە هەمومانەڵێن ئاسوودەیی لە بەکەلۆریا چۆن ئاسوودەیی ئیمتحانەکەی چۆن ئێمە بزانین تەلبەکانمان ئاسوودەن لە ئیمتحانە داین بەپێی بە ئیمتحان چۆن دەزانین بۆیە ئەمە ئاسوودەیی ئێمەین لەم هینە یان کۆمەڵێ خەڵک بە قسەی عام تۆ بڕۆیت بە وەزیری پەروەردە و بە بڕیاردە لە پەروەردەیەکانیش بڵێ ئاسوودەڵێ تەبعاً ئاسوودەی مهمە ئەدەی ئەم مهمە ئەیکوا چۆن بزانین چۆن بیپێوین چۆن بزانین ئەمە ئامانجمانە جوابێکی وایان پێ نییە ینی بۆیە قسەی گەورە هەیە واقعیش هەیە باش نییە بەڵام بەگشتی ینی ئەوە تا دەبینین کە لەسەر ئەوە ڕاین و کۆکین کە پەروەردە ئامانجەکانی پەروەردە ئامانجان فراوانە بەڵام ئایا ئەو گریمانەیەی کە پرۆسەی پەروەردەیی لە هەرێمی کوردستان بێبەرهەمە چونکە ڕنگدانەوەی لە بازاری کاردان نییە یا بەرهەمی بۆ بازار نییە یا کاریگەری ئابووری نییە
چەندێ لەم ئامانجانە ئەپێکێت و چەندێکی تر فڕە ئەداتە دەرەوە وانە باشە پرسیارەکە ئەگەر بیرتان بێ پرسیارەکەی کە ڕوانگەی نارەخنەیی دەیکرد ئەوە بوو کە چۆن بتوانین پەروەردە ببەستینەوە بە بازاری کارەوە وەڵامەکەی ئەوە بوو دۆزینەوەی هەموو یا باشترین ڕێگاکانی بەستنەوەی پەروەردە بە بازاری کارەوە بۆیە تۆ ئەچی توێژینەوە کە ئێستا وڵاتان خەڵکە نێریتە فینلەندا بزانی لە فینلەندا چیەکەن تۆ ژواب بکەی وانی خۆ حکومەتەوەشی کردووە تۆچی بۆڵۆنیا پرۆسسێنی ئەمەش وەکو ئەوروپاوان چیەکەن ئێمە ژواب بکەین تۆچی سیستەمی سوود لە سیستەمی فینلەندی و سوێدی و کوێکوێکی ئەمەش شتیان کردووە بەڵام لە بازنەیە کار کردویانە کە بازنەی نارەخنەیە بە تۆمات بە شێوێکی ئۆتۆماتیکی تۆ معریفە ئەکوژی و بازنەکانی ئامانجە پەروەردەیەکان تەسک و بچووک ئەەکەیت بەڵام ئێمە مەبەستمانە باسی پەروەردەناسی ڕەخنەیەکەین ئەی باشە ئەم مەسەلەی بازاری کاروشتە ئەگەر لە ڕوانگەی پەروەردەناسی ڕەخنەیەوە پرسیاری لێ بکەیت پرسیارەکە چییە و چۆنە تەمان ئێمە پێشتریش باسمان کردووە کە ڕوانگەی ڕەخنەیی پرسیاری جیاواز دەکات بۆ نمونە جاری پێشەم شتێ دەڵێت تۆ ڕاستە کێوتی جارێ پێم بڵێ بزانام پەروەردە چ پەیوەندیەکی بە بازارەوە بە بازار و کارەوە یانی پەروەردە حەقی چییە بەسەر کاسپیەوە پەروەردە حەقی بەسەر کاسپیەوە چییە حەقی بەسەر ئیشکردنەوە چییە جارێ کێوتی هەیەی ناڕەخنەیی یەکسەر ئەچێ باوەڕی پێێت بەڵێ هەیەی باچین بزانین چۆن چاکیگەین ئەگەر نەیبوو خراپ ڕوانگەی ڕەخنەی جارە پێشە مشتێ بیرتان بێوتمان پرسیار لە پرسیار ئەکات ناچێ یەکسەر وەڵامت بداتەوە ئەڵێ ڕاوەستێ پرسیارێکی بامجار پرسیارێکم جا پەروەردە حەقی بەسەر بازار و هینەوە چیە ینی تۆ ئەگەر توێ کەسێکی باش بیت باشی ئیلا کەسێک کە دەوڵەمەند بێ و پارەی هەبێ باشە بۆ نمونە ئەگەر کەسێک تاعین نەبوویتر خراپە وانە بۆ ئێمە جارێ مەرج نییە هین بێت با بڵێن گریمان هەیەی گریمان بڵێ کاکە چوین و قسەمان کرد و مناقشەوەمان کرد کە پەروەردە پەیوەندی بە بازار و کارەوە هەیە بۆ نمونەیەکێک لەوانە مەسەلەی خۆش گوزەرانی خۆشبەختی باشە ئاسوودەیی ئایا کەسێک ئیش و کار بکە و کاسبی بکە و خۆی بژێنێت دەرفەتی وەکو بڵێ دڵخۆشی و ئاسوودەیی زیاتر نییە بەڵێ ینی ئەمە حاڵەتێکی مرۆییە کە مرۆڤ ئیش ئەکات مرۆڤی دانیشت و وەستا و نەجوڵا و بەختەوەر نییە لەبەر ئەوەی سروشتی مرۆڤ سروشتێکی بزێوە حرەکە ئەکات دەستی هەیە پەنجەی هەیە قاچی هەیە چاوی هەیە ملی ئەسوڕێ وانە شێوە سروشتە بایۆلۆجیەکەی بۆ ئەوە نەکراوە دانیشیت وانە بۆ ئەوە کراوە هەستێتەوە سەر پێ و بڕوە بۆ ئەوە کراوە بجوڵێ کاتێکیش تۆ دەجوڵەی خۆشە بەرهەمی جوڵەکەت ببینیت و ئەوانەی کە تۆ چونکە تۆ مرۆڤی تاکیت بەڵام لە ناو کۆمەڵگەی دایک و باوک و مناڵ و هاوسەر و مێرد و ژن و مناڵ و هەمانە بەشێک ئەبن لە وەکو بڵێ لە بەرهەمی ئیش و کارەکەی تۆ ئەخۆن و پێی ئاسوودە ئەبن تۆش ئاسوودە ئەبی بۆیە ئەکرێ بڵێن بەڵێ پەروەردە پەیوەستە بە ئیش و کار و کاسبی و بازارەوە بۆی کە تۆ بچین چی بژیت باشە گریمان هەیەی ئەوەتمان ئەکرێت چونکە دەکرێت کەسێک بڵێ پەروەردە هیچ حەقی بەسەر بازارەوە نییە تۆ ئەکرێت دارتاش بیت بەڵام چی فەلسەفە بخوێنی بۆ نمونە ئەی فەلسەفە حەقی سەر دارتاشیەوە چییە باش نییە هیچ حەقی نییە ینی وردەکاری دارتاشی چه حەقێکی هەیە تۆ بۆ نمونە مۆبایل چاکەکەیتەوە وەستای مۆبایلیت باشە شاشە ئەگۆڕیت کاکە نەک هەر وەستای مۆبایلی گشتی شاشە ئەگۆڕیت شاشەی مۆبایلی تۆ لە گۆڕینی شاشە باشترین وەستایی خوێنکاری زراعیت ئایا زراعە پەیوەندی هەیە بە ئیشەکەتەوە دەبێ بڵێن نەخێر نابێ بچی زراعە بخوێنی یا مێژوو بخوێنی بۆیە دەکرێت پەیوەندی نەبێت بەڵام با بڵێن هەیەی پرسیاری دوایەوە چی ئەگەر هەیەی ئەم پەیوەندیە سروشتی یا مێژووی ئایا هەر بە تەبیعەتی حاڵ پەروەردە پەیوەندی هەیە بە ئیش و کار و کاسبیەوە ئەم شتە سروشتیە یعنی ئۆرگانیکە ینی هەر خۆی تەبیعەتی پەروەردە وایە کە هەمیشە پەیوەندی بە بازار و کار و کاسبیەوە هەیە یان حاڵەتێکی مێژوویە ینی ئێمە ئێستا لە دنیایەکین بۆی بتوانانی کاسبی بکەیت پێویستت بۆیە بچی بخوێنەوار بیت
بۆ نمونە 150 ساڵ پێش ئێستا 100 ساڵ پێش ئێستا 50 ساڵ پێش ئێستا خەڵکێکی زۆر پێویستی بەوە نەبووە تەنانەت ئەلفوبێژ بزانێت بۆ ئیشەکەی خۆی بکات یعنی بۆ نمونە وەسایەکی بێشکە دروستکردن وەسایەکی کاتی خۆی دانساز هەبوون ئەگەڕان من خۆم نەمدیوە هەڵبەت پێش تەمەنی من بۆ بەڵام داپیرم و خەڵکی تر باسییان کردووە کە هەر لەبەر دەرگا دانی هینیان دانی زێڕیان داناوە و دانیان کێشا و چیان کردووەمان یان ئیشیان کردو لەوەی خوێنەواریش نەبوو لەوەی نەتوانی بێ قولوف لە یەک جاکاتەوە باشە بەڵام ئێستا تەنانەت بۆ بچووکترین شت تۆ پێویستە ئەلەخە بتوانێت ناوی خۆت بنووسی وەی کە چوتە دایرەکە هینێت کردانی ها ژیانەکەی ئێستت پێویستی بۆ یەکە تۆ خوێنەوار بی بۆیە ئەم حاڵەتێکی مێژووی ینی دنیای ئێستەمان پێویستی بەوە هەیە بۆ بچووکترین کار و کاسبی تۆ پێویستە بتانی ئەلفوبێ بزانی بخوێنەوار بیت بەڵام 50 ساڵ 100 ساڵ 1000 ساڵ پێش ئێستا خوێندەواری پەیوەندی نەبووە بە ئیش و کارەوە بۆیە بەڕاستی پەیوەندی پەروەردە و خوێندن بە بازار و کار و کاسبی پەیوەندێکی مێژوویە نەک سروشتی بۆ ئێمە نوع پرسیارانە دەکەین وانە بۆی مەرجنیە وابێ بەت ئێمە بڕیارماندا وابێ لە بەرۆی دنیاکە ئێستا وای لێ هاتووە کە ئەم پەیوەندیە هەبێت ئەمجا پرسیارێکی دەکەین تۆ ڕاوەستێت تۆ بەرهەمی نییە و وا بکەین بەرهەمی هەبێ و پەیوەندی هەبێت بە بازارەوە کێ بۆ کی حەزەکە ئەم پەیوەندیە هەبێت کێ حەز ئەکات کە پەروەردە ببەسرێتەوە بە بازارەوە کێ حەزەکە وابێ باشە کەسێک کە فەلسەفە ئەخوێنێت ئێستا بڕۆنە لە تەلەبەی فەلسەفە بپرسن لە تەلەبەی هونەرە جوانەکان بپرسن لە تەلەبەی زانستە سیاسیەکان بپرسن لە تەلەبەی مێژوو و زمانی عەرەبی بپرسن لە تەلەبەی زمانی کوردی بپرسن لەوە چێ بڵێن ئەم بەستنەوەیە خراپە لە بەرەوەی من ینی من چۆن من حەزم لە فەلسەفەیە بەس چۆن ئیشی پێوە بکەم ئەم بەستنەوەی بۆ من خراپە کێ پێی خۆشە پەیوەندیەکە هەبێت مادەم سروشتینی و مێژوویە ئەم حاڵەتە مێژوویە سوودی بۆ کێ هەیە کێ دایمە باسی ئەکات ئەڵێ ئەبێ پەیوەندیەکە هەبێت کێ زۆرترین سوودی لێوەردەگرێ لەم پەیوەندیە ئەمان هەموو پرسیارن تۆ ناچی لە خۆتۆ یەکسەر چی ڕێگاکانی بەستنەوەکە بدۆزیتەوە جارێک پێشەوە شتێ بڵێ جاکێوتی ببەسرێتەوە باشە ئەمجا بەرهەمیانی چی کە تۆڵی لە پرۆسی خوێن و پەروەردە بێبەرهەمە یعنی چی مەبەست چێ بەرهەم بزەبت ئایا بەرهەم ئەوەیە کە تۆ بتانی ئیشەکە وەکو ئەوەی کە خاوەنکارەکەت لێ داواکە بیکە ئەوە بەرهەمە یا تۆ کەسێکی دەسپاک بی یعنی بۆ نمونە نەزانی مەکینەی سیارەکە هەڵوەشێنیتەوە بەرهەمە یان کە هەڵدۆشانەوە دزیتیانەکەی بۆ نمونە بەرهەمە بەستان چێ بزەبت یان کە دەڵێن بەرهەمی نییە بۆ بازاری کار سوودی نییە مەبەستمان لە سوود چییە بزەبت ئایا هەمومان یەکشتمان مەبەستە هی ئەومان مەبەستە کە بۆ نمونە ئینگلیزیەکە وەکو خۆی بزانین یا ئینگلیزیەکە بەکار نهێنین بۆ شتی خراپ یعنی مەبەستمان بزەبت لە بەرهەم چییە ئەنجە چۆن دەیپێوین بەرهەمی بەروەردەی چۆن دەپێوین بەرهەمە کۆمەڵایەتیەکان چۆن دەپێوین بەرهەمە ئەخلاقەکان چۆن دەپێوین بەرهەمی دەرونی چۆن دەپێوین ئامانجە دەرونیەکان بەرهەمی فەرهەنگی چۆن دەپێوین یعنی فەرهەنگ چۆن ئەپێویت سەخافەت کەڵچەر ئەخلاق چۆن ئەپێویت وانی ئەمان هەموو قسەن بۆیە ڕوانگەی ڕەخنەیی پرسیار لە پرسیار ئەکات پێش ئەوەی دانیشێ وەڵامەکەت بداتێ پێش بەشە جارە تێ ئەگایە لە بزانم ئەم قسەیە چییە یعنی چی دەرهاوێشتەکانی چییە کێ سوودی لێ ئەبینێت ئەوانەی لە حکوومەتن وەزیر پێی خۆشە سەرۆک وەزیران پێی خۆشە دەوڵەمەنەکان پێیان خۆشە خاوەن کارگە و کۆمپانیەکان پێیان خۆشە بەڵام مەرجنیە دایک و باوک پێی خۆش بێت مەرجنیە خوێندکارەکە خۆی پێی خۆش بێت کە خوێندن بە بازار و ببەسرێتەوە خوێندنی خوێندکارانی بەشی فەلسەفە و مێژوو و عەرەبی و زمانی کوردی و هونەرە جوانەکان و نازانم زۆر شتی تر بەشەکان پێیان ناخۆشە ئەیکێ پێی خۆش کۆمەڵی خەڵک پێیان نەخۆشە کۆمەڵی خەڵک پێیان خۆشە معقولە تۆ بڵێ مادەم ئێمە بەدلی کۆمەڵی خەڵکەکەین بەدلی کۆمەڵی خەڵکی تر ناکەین ئایا پەروەردە تەنها بۆ کۆمەڵی خەڵکە یا بۆ کۆی خەڵکە ئێکەواتە ئێمە شتێکمان کردو کە پەروەردەکە تەنها سوودی بە کۆمەڵی کەس هەبێت سوودی بە هەموو کەس نەبێت ئەمجا بازار چییە بازاری کار یعنی چی لە کوردستانە بازار چییە یعنی بزەبت بازار مەقصد چییە
دوکانداری بازارە ئێوە خەڵکە هەمی دوکاندارە ئێستا تۆ ئەگەر کەسێک دوکاندار بێ و شادەی هەندەسێ هەبێ ئەڵێن ئای لەوە سوودی نەبووە بزبنەوەسمان لە بازارچان ئیلا هەرەوەی بچێت لە ئۆفیسەکە دانیشێ ئەوەتانێ وەکو وتم نمونونەکە ئەوەیە وەڵا خاکەنازێکی بەسەر شانوێ ڕسمی گرتووە خاکەناسێکی بەسەر شانوێ یەکێکان پاچێکی بەدەستەوەیە جلی کڵاوی تەخەڕوجەکان لەسەر و ئەوەش بەرهەمی هین وەڵا ئەنی ینی دیارە بازار مەبەستی لە کشتتوکاڵ نییە مەبەستی لە کرێکاری نییە تەنها مەبەستی لە ئۆفیسە و کراسێکی سپی جوان و قات و ڕسمی بگرێ ئەو ئەنی بزەبت مەبەست لە بازار چییە؟ بازاری کارەوەی لە کۆمپانیایەکی ئەژنەبی ئیش بکەیت ئەی کرێکاری ئەی کشتتوکاڵ ئەی تۆڕنەچی ئەی فیتەری ئەی پێڵا بۆ یاخکردنەمانە بازار نین دیار ئەمانە بازاری کار نین بزەبت مەوەسمان لە بازار چییە کە دەڵێن زانکۆکان بەرهەمیان بۆ بازار نییە بۆیە وەڵامی ڕەخنەیی مەرج نییە بەهێزکردنی پەیوەندیەکە بێت یعنی وەڵامی ئەوەی پرسیارەی چۆن خوێندن و پەروەردە ببەستینەوە بە بازاری کارەوە وەڵامەکەی مەرج نییە بڵێن ئابە و شێوەیە دەکرێت وەڵامی ڕەخنەیەوە بێ بڵێن نەخێر نابێ بیبەستینەوە نەخێر ئەو پرسیارەکەت غەڵەتە جارێ پێشەوە شتە نەخێر مەرج نییە ئیجابی مەرج نییە هەوڵدان بێت بۆ بەهێزکردنی پەیوەندیەکە نەخێر دەکرێت لاوازکردنی پەیوەندیەکە بێت بۆ ئەبێ خوێن ببەستینەوە بە تاعین بوون و کاسبیەوە هەزار یەکشت هەیە لە پەروەردە هەیە تاعینت ناکە ئێستا ئاسوودەیی ئێمە هەمومان مەجموعەیەکمان نەمانێت ئاسوودەیی و دڵخۆشی و نازانم هۆشیار و ئەمانە بەشێکی زۆری خەڵک لەبەر ئەوە تاعین نابێت لەبەرەوەی هۆشیارە لەبەرەوەی قبوڵی غەدر ناکە لەبەرەوەی ڕازی نییە بە مەعاشی کەم بە قوتی لایەمود ڕازی نییە لەبەرەوەی ئەزانێ غەدری لێکرێ دەڵا ئەگەر ڕاستەکەی با هۆشیار تاعین بێت نەخێر ئەگەر بازارەکە پێویستی بۆ بوو کە خەڵکێک بێ کۆی لەبن هەرچی بڵێ بڵێ گەورم بڵێ مەعاشتە بڕین بڵێ بەسەر چاو بڵێ تێو هەڵێن بڵێ ئەخە بە قوربان بەس دەرم نەکەی ینی مەرج نییە وەڵامی ئەو پرسیارەی چۆن خوێندن بە بازار ببەستین و هەموو هیچە بەهێزکردنی پەیوەندیەکە بێت تەمان لە ڕوانگەی ڕەخنەیەوە کۆی مەسەلەکە ئەوەیە ئێمە کە دێین باسی ڕوانگەی ناڕەخی دەکەین تەمان هەفتەی پێشتریش باسی ئەومان کرد بۆچی گرنگە ڕەخنە لە ڕوانگەی تەکنیکی باو لە کوردستان ڕوانگەی باو لە کوردستان بگرین با گلەییش بێت یعنی بۆ نمونە من ڕەخنە لەوە دەگرم کە دەڵێ چای چییە کەچی خەریجی کولیە دەچێ مقابلەیەکەن و تووڕە ئەبێ و ئەڵێ من نازانم چی و ئەمانە من خەریجی هەندەسەم کەچی کرێکاریەکەم باشە من ناڵێم غەدریان لێ نەکراوە قسەکە لێرە لەوە نیە قسەکە لە تێگەیشتن و ڕوانگەکەیە ئەوە ڕوانگەیەکی تەکنیکی ناڕەخنەییە پێی وایە هەر کەسێک خوێندنی کردیتر ئەبێ لە شێوەیەکی جیاوازی بازار ئیش بکە ئەویش ئەوەیە ئۆفیس بێ و دانیشێ و سعاتش بڕوا و تا سعات نۆ خۆی مینگەمینگ بکە و سعات 11 بڵێ وەڵام داوام نەما و سعات 1 لە ماڵەوە بێ بۆ نمونە بەری بازارەکە وایە ینی کە بازارەکە کۆی لێ ئەوێت من پێم وایە ناکرێت پەروەردە کۆی لە دروستکە ئەبێت دژی بازار بێ لەو حاڵەتە بۆیە تەعین نەبێ لەوە چە سوودی باشتر بێ بۆی یا هەر فکری تەعین نەبوونەکە ینی بۆ ئەوە هەوڵ نەدا بۆ نمونە قسەکە لەوە نییە کە تەعینات ڕاگرتن و تەعین نەکردنی خەڵک چاکە نا قسەکە ئەوە نییە قسەکە لە ڕوانگەکەیە چونکە ئەوەی ئەو یعنی ئەو کەسەی کە دەسەڵاتدارە ئەو کەسەش کە ڕەخنەکە لە دەسەڵاتدار دەگرێت بە ڕێگەیەکی ناڕەخنەیی هەردووکیان ناڕەخنەین باشە بۆیە گرنگە ڕەخنە لە ڕوانگەی ناڕەخنەیی بگیرێ بۆچی لەبەرەوەی لە کوردستاندا بەڕاستی ڕوانگەی تەکنیکی عەقلانی ڕوانگەی ناڕەخنەیی هەژمونی هەیە یعنی ڕازی و ناڕازی هەمان ڕوانگەیان هەیە ئەوەی کە ئۆپۆزیسیۆنە ئەوەی کە لە حکومەتە هەمان ڕوانگەی هەیە ئەوەی کە دەسەڵاتدارە ئەوەی کە بێدەسەڵاتە هەمان ڕوانگەی هەیە بۆیە ئێمە هەر خۆمان ئەخۆینەوە هەر خۆمان ئەخولێنەوە باشە لە ڕوانگەکە دەرنەچوین لە ناو یەک زۆنگاوین هەمومان هەمان بۆگەناو بەسەرماندادێ بۆیە پێمان وایە ئەگەر بێت و دەست بۆ فلان کەسین کەین و قسەی پێ بڵێن ئیتر ئەمە ڕەخنەیی و ڕەخنەمان گرتووە بۆیە ڕوانگەی پەرۆناسی ڕەخنەیی گلەی و گازندە نییە بەڵکو هەبوونی ڕوانگەیەکی جیاوازە بۆ شتەکان کردنی پرسیارێکی جیاوازە و لە هەمان کاتدا زۆر گرنگە ڕەخنە لە ڕوانگەی ناڕەخنەی باو لە کوردستانە بگیرێت چونکە بازنەکانی معریفە پێویستیان بە فراوانکردن هەیە معریفەی پەروەردەی لە کوردستان تەنها ناوەڕۆکی کتێبەکانە باشترین مامۆستا ئەوەیە کە
منهجەکە زووتر تەواوکە. ئێوە پێتان وایە تەنها مامۆستا خراپەکان لە ناوکەوانە زۆر باسی ئەوەکەن وەڵام من منهجەکەم تەواو کرد وڵات تەلەبەکانی من دەرەجیان زیاتر هێنا، هەر تەنها مامۆستای خراپ لە ناوکەوانە وانەی خصوصی ئەڵێتەوە. نەخێر مەسەلەکە پەیوەندی بە خراپ و باشیەکەوە نییە، هەمومان لە ناو هەمان ڕوانگەدا کار دەکەین لەبەرەوەی هەژمونی هەیە و بەوەشە بازنەکانی معریفە داخراون کەسک بوونەتەوە. تەنها معریفە ئەوەیە کە تۆ بتوانانی لە امتحانی پێ بکەیت. بە قسە دەڵێن دڵخۆشی باسی ئاسوودەیی دەکەین، بەس کە دێتە سەر واقعەکە مەجبورین تەسلیمی واقعەکە بینەوە. طبعاً کاتێک کە ئێمە بازنەکانی معریفە فراوان دەکەین لە بەشەکانی داهاتوودا و دەوردە دەرەکەوێت کە یانی چی؟ ئەم فراوانکردنە دەرهاوێشەی سیاسی و کۆمەڵاتی و فەرهەنگی هەیە، بۆیە ئاسان نییە بۆ نمونە دەسەڵاتدار قبوڵی بکات. ئەم ڕوانگەیە ئاسان نییە وەزیر و دەسەڵاتدار ئاسانێت تەنانەت مامۆستای ناو پۆلیش قبوڵی بکات، تەنانەت بەشێک لەوانەیە کە ئێستا لەگەڵمان و لەم کۆرسەن و پێیان خۆشە زۆر ئاساییە پێیان قبوڵ نەکرێ، چکە دەڵێ ئەخ مامۆستا واقعەکەی من، ئەخر مامۆستا فڵان شتەکەی من، ینی دەکرێت بە حەز پێمان خۆش بێت لە دڵەوە، بەڵام کە دێتە سەر واقع یان نازانین چۆن مامەڵی لەگەڵا بکەین، یان دەزانین ئەگەر وامان کرد زەرەر ئەەکەین، ینی وەزعمان ئەگۆڕێت. بەڵام بەڕاستی فراوانکردنی بازنەکانی معریفە دەرهاوێشتەی سیاسی و کۆمەڵاتی و فەرهەنگی هەیە. پێگەی سیاسی مامۆستا ئەگۆڕێت، پێگەی سیاسی بەڕێوەبەر ئەگۆڕێت، پێگەی سیاسی منهەج و کتێب ئەگۆڕێت. بۆ واد لێکە تەلەبە قسە لە قسەی تۆدا بکە. من ناڵێم ئەمە نەتیجەیەکی حتمیە، بەڵام زۆر ئاساییە کە تۆ ڕوانگەی بازنەی معریفەت فراوان کرد کە وتت تەلەبە تۆش ڕاستەکەی، زۆر ئاساییە ئەو تەلەبەیە نەزانێت چۆن تەعامل لەگەڵ ئەو ڕاستی خۆی بکە، بەڵکو هجووم کاتە سەرت یەکسەر. کە من خۆم بەسەرم هاتووە بۆ خوێنکاریشم هەبوو بەسەری هاتووە، بەڵام ئەوەی ئایا تۆ لەسەر هەڵوەستی خۆت بەردەوامی یان پەشیمانە بیتۆش سەر ڕێگە کۆنەکەی جاران. بۆیە فراوانکردنی بازنەی معریفی قسەی خۆش نییە، کاریگەری سیاسی هەیە، دنیا ئەگۆڕێت. ناونیشانی کتێبەکە چییە؟ پەروەردەی دیموکراتی و گۆڕانکاری کۆمەڵایەتی. ڕوانگەی پەرۆناسی ڕەخنەیی قسەی خۆش نییە کە کردت هەڵوێست وەرەگری، کە هەڵوێست وەرگرت دنیا شڵەقێنی کەم تا زۆر لێرە و لەوێ بە شێوەی جۆرا جۆر. بۆیە پەرچەکردار تێ تەنانەت لە دایک و باوکی خۆشتەوە، تەنانەت لە خۆشەویستەکانتەوە، لە خۆشەویستی ئەڵەن وامەکە لە خۆت شکت بۆ دروستە بێ، ئەڵێ من ینی بۆ خەریکی شتێکم سبەی دووسێ تووشی کێشم بکات، تەنانەت لە خۆشەویستین کەستەوە. من خۆشەویستین کەس زۆر جار هەبوو ڕێی لێگرتوم، دژمنایەتی نەکردوم، بەڵام تەبیعەتی ڕوانگەکە وایە. بە هەمان شێوە ئەوەی کە ناوی لێنراوە پرۆسی زانستی و ناسیاسی ڕەت دەکرێت، بۆی کە پەروەردە حەقی بەسەر سیاستەوە نییە، ئێرە شوێنی سیاست نییە، نابێ ئەو قسانە لە مەکتەب بکرێت، سیاست بۆ دەرەوە. ئێمە بە تەنها بنەمە پێوەرە زانستیەکان بڕێوەکەین، هەمومان یەکسانین، سیاست ناخوا و نازانم چی ناخوا ئەمانە نەخێر. ئەو فکرێ ڕەتەکرێتەوە. ئەم پرۆسی پەروەردە و سیستەمی خوێندنە پرۆسەیەکی سیاسیە، جۆرێک لە کۆمەڵگە دروست دەکات، جۆرێک لە خەڵک دروست دەکات، جۆرێک لە تێگەیشتن دروست دەکات. کۆمەڵی خەڵکی سوودی زیاتر لێ دەبینین تا کۆمەڵی خەڵکی تر. ئەوانەی کە ناهێڵن بگۆڕێت سوودی زیاتر لێ دەبینن لە چاو ئەوانەی کە دایانەوێ بیگۆڕن. و تا ئێستا کە 30 ساڵە نەگۆڕاوە بە تەواوی دیارە سوودی بۆ کۆمەڵە خەڵکە بۆ بێ نەگۆڕاوە، بیانەوێ نەیانەوێ. بۆیە پرۆسەکە پرۆسی سیاسیە. پرۆسە معریفی پەروەردەکان بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بنە پرۆسی سیاسی، چونکە گۆڕانکاری دێتە گۆڕێ، چونکە خەڵک ئیتر وەکو جاران بیر ناکاتەوە، بە شتی تر ڕازی نابێت، جۆرێکی تر مامەڵە لەگەڵ شتەکاندا دەکات. لە ڕەخنەگرتن لە ڕۆنگای ناڕەخنەی و وەرگرتنی هەڵوێستی ڕەخنەی و پەروەردەناسی ڕەخنەیی ئیتر پەروەردە نابێتە تەکنیک، نابێتە گواستنەوە، نابێتە ڕێگاکانی وانەوتنەوە بە تەنیا، ناڵێن خراپە ڕێگەکانی وانەوتنەوە، بەڵام هەموو پەروەردە نابێتە گەیاندنی ناوەڕۆکی کتێب لە کتێبە بۆ خوێنکار. باشە، پەروەردە تەکنیک نییە، پەروەردە بوونە. پەروەردە ئەبێتە دەکرێ مامۆستا بچێتە پۆلەوە یەک حرف قسەش نەکات پەروەردەش ڕوو بدات و خەڵکیش پەروەردە بکات. دەکرێت هیچ نەڵێت، کتێب داخات کتێب نکاتەوە، زۆر زیاتر پەروەردە بکە لەو کەسەی کە کتێبەکە دەڵێتەوە و تەلەبەکان هەموو شتێکان لەبەر کردووە. بە باشترین شێوە شەرحی ئەکات. باشە،
کێشەی پەروەردەی تەکنیکی چیە بۆیە پێویستە ڕێخنی لێ بگیری ئەوەیە کە کار لە سروشتی معریفەت ینی پەروەردەی تەکنیکی کار لە سروشتی معریفەت ناکات یەکێک لە مامۆستاکان ئەماژەی بۆ کرد بە شێوەیەک لە شێوەکان بەوەی کە کاتێک کە تۆ ئیشت تەکنیک و گواستنەوەیە ئیتر سروشتی معریفەکە ڕقەش لە تنە باشە ناباشە هیچ کاریگەری نییە تەکنیکەکان کاریگەریان لەسەر سروشتی معریفەکە نییە ئەنجامی کارەکەش تۆ چیەکەیت تەنها بە پێی ڕێنماییەکان ئیشەکەی چیدان پێوتی وا ئەەکەیت چیان پێوتی وا ئەەکەیت باشە تەوان لە مەسەلەی پەروەردەی تەکنیکی کار لە سروشتی معریفە ناکات دوایی باسی ئەەکەین بۆ نمونە لە کوردستان دەرسی مێژوو لەگەڵ دەرسی بیرکاری لەگەڵ دەرسی فیزیا لەگەڵ دەرسی هونەر لەگەڵ دەرسی وەرزش لەگەڵ دەرسی کۆمەڵاتیەکان هەمووی وەکو یەک دەگوترێتەوە هەمووی هەمان ڕێگەکانی وانەگوتنەوە دە بۆ نمونە لە ڕێگەکانی وانەگوتنەوە کە فێری دەبن لە کۆلێژی پەروەردە و ئەمانە پێت ناڵێ بیرکاری وا بڵێرەوە بەڵام زانست وا مەڵێرەوە پێت ناڵێ بایۆلۆجی وا بڵێرەوە بەڵام مێژوو وا مەڵێرەوە پێت ناڵێ دانیشتنی دەرسی بیرکاری جیایە لە دانیشتنی دەرسی مێژوو پێت ناڵێت پرسیارەکان بنەمای پرسیارهێنانەوە لە دەرسە کۆمەڵایەتیەکان بەو شێوەیە بەڵام لە دەرسە زانستی ڕوتەکان بەو شێوەیە بۆ لەبەرەوەی تەکنیکەکە هەر تەکنیکە معریفەش هەر چۆنێک بێت و هەمان تەکنیک بەکاردێنی بۆ نمونە بێدەنگی مناڵ ئاوا لە پۆلا بێدەنگ بێدانیشێ نەجوڵێ لە دەرسی کۆمەڵایەتی باشە لە دەرسی فیزیاش باشە لە دەرسی ئاینیش باشە یعنی کەواتە معریفەکە سروشتی معریفەکە ناکار لە پەروەردەکردنەکە و تەکنیکەکە دەکاتە تەکنیکەکەش حەقی بەسەر شتەکەوێت تۆ هەر ئیشی خۆتەکەی بۆیە تۆ هەر ڕێنماییەکان جێبەجێ دەکەی ئەنجامە سیاسیە کۆمەڵایەتەکەی چییە ئەوەیە کە تۆ کۆمەڵگەیەکت ئەبێت کۆمەڵگەیەکی دەستە پاچەیە تەسلیمە زەلیلی ژەردەستی واقع خۆی ئەسە پێێنە بەسەرتا وەڵی مامۆستا چی بکەینیتەوە ڕێنمایەکان وایە وڵی ڕاستەکەی ئەم شتێبە باشە بەس بەخۆ مامۆستاخەتە ڕێنمایەکان واڵە من لە زانکۆ مامۆستاوای پێوتم وتمە مامۆستا ئەو شتە ئینگلیز لە فلیمە وا ناڵێ لە قسەی تراوان نایڵێ وڵی کاکە ڕحمانەکە کتێبەکە واڵێ ینی مامۆستای زانکۆ وای وتووە تەسلیم بووە ئێمە خەڵکی ئێمە هەمووی تەسلیمی واقعە تۆ کەسێکی باشیت مرۆڤێکی هۆشیاری کەچی سەرجادە سایقەکەی خەڵک چۆن لێ خۆتە ژوارێ من 100 جار واکەم مقاومە یەکەم بەس واکەم ناڵم هەمووی وایە بەس مەمەستنەوەی بەعام لە کوردستان ینی ئەچیتە زانکۆ خەڵک سەرە ناگرێت ئەچیتە بازاریش خەڵک سەرە ناگرێت ئەگەر پێی بدە بڵێ بەرەوەڵا سەرگرتن باشە بەس چی بکەیت من خوێنکارمە بووتمە کاکەشت فڕمەدە نەعەرز دادەشت فڕمەداش دەغە مامۆستا خۆ من بە من پاک نابێت ئەگەر منیش نەکەم خەڵکی تر ئەیکە ینی کۆمەڵگەیەکین هەمیشە ئاواین تەسلیمین بۆ لەبەرەوەی کۆی پرۆسە پەروەردەیەکەمان ئەو جۆرە حاڵەتە سیاسیە هەیە کە ئەمە حاڵەتێکی سیاسیە ئەگەر بیرتان بێ باسمان کرد کە کۆمەڵگە لە بەشی دووەم بوو وابزانم وانەی دووەم باسمان کرد کە کێشەی پەروەردە خوێنن لە کوردستان کێشەی سەرەکی بەکاربردنی معریفە ئێمە بەکاربەری معریفەین ینی مستەهلیکین یعنی بەرخۆرین ینی ئێمە تەنها سایەقەکەین لێ ئەخوڕین ئێمە سیارەکە دروست ناکەین چاکیشی ناکەینەوە ئەگەر پێویستمان بە پارچە بوو چاوەڕێیەکەین لە شەریکەکەەوە بمان بێ لە مەسەلەی معریفە ناتوانین قسێ بکەین دژی معریفەی عالەمی بێ بۆ نمونە بڵێن کاکە کوردستان جیایە بۆشتی خراپ لەبەرەوەی ئیرادەی سیاسیمان هەیە بۆی بەڵام بۆشتی باش نە ئەبێ فەرمانی وەزاریمان هەبێ ئەبێ بۆ نمونە بن بۆ ئەوی ئوسلوبێکی تازە لە پۆلدا بەکاربێنم و دەرسێکی تازە بڵێم ئەوە 50 ئیمزا وەرگرم بەس ئەگەر بمێ گەندەڵی بکەم بە فیتێکەکەم و کەس هینی ئێمە بەکاربەری معریفەین ئەگەر بیرتان بێوتمان بەکاربەر حەقی ئەوەی نییە قسەرە قسەی معریفەکەدا بکات کە لە سوید دروست کراوە لە کەنەدا دروست کراوە لە ئەڵمانیا دروست کراوە و ئەوان لەوێ تاقییان کردوێتەوە شتەکەت مەزبووتە تۆ چی لێرە قسەی تیاکەی تۆ هەر ئیشت ئەوەیە تەطبیقیکەی ئیشمان ئەوەیە ئێمە بەکاری بەرین مامۆستا سازگار دەڵێ دکتۆر چۆن تەسلیمی واقع نەمی لە کۆتاییدەی سیستەمە کۆنکریتەکە مەحکوممان دەکات وەڵی کەم تا زۆر کۆمەڵگەکە وای لێکراوەوە کە باسم کرد بەڵام
هەفتەی داهاتوو باسی ئەوەکەین دەڵێن بۆچی پەروەردەناسی ڕخنەی بۆ کوردستان گرنگە بەشێکی چارەسەرەکان وردە و ئێمە بەرەو چارەسەر ڕۆین مامۆستا شەیماش باسی ئەوە کات دەڵێ بەشی کەمێکیش باسی چارەسەر بکە هیوای من ئەوەیە کە مامۆستایان وردە بیر لە چارەسەر بکەنەوە لە شتە بچووکەکان جارێ پێشتە گەورەکان گۆڕینی ڕوانگەیە تێگەیشتنە لە بابەتەکە هەزمکردنیەتی بەستنەوەیەتی بە واقعی خۆتانەوە هەمومان من نازانم کێشەی تایبەتی مامۆسا شەیما یا مامۆسا یەحیا یا مامۆسا شنیا یا مامۆسا بەدریە یا مامۆسا نازانم کێشە تایبەتێکە بە تایبەتی چییە دەکرێت قسەی تیا بکەین دەکرێت پێبەزم ناتوانم حەلی خۆم بدەم بە تۆ دەکرێت سوودی هەبێ بەڵام حەلی خۆم بدەم بە تۆ هەمیشە هەر بەکاربەریت من جارم قسەی من ئەوەیە نەبیتە بەکاربەر سوود لە ئەزمموی وەرگری ئەزمموی من بەس لە بەرەوەی لە لای من ئیشی کرد مانایوانەی لای تۆ ئیشەکارەوە نبزانین خۆشیار بین حەلی کێشەکان بە تەکنیک ناکرێت دەکرێت تەکنیک سوودی هەبێت بەڵام چارەسەرەکە تەنها تەکنیک نییە جێبەجێکردنی ڕێنماییەکان نیە با ڕێنماییەکە منیش بم با فەیلسوفیش بێ با کائیناتیش بێ نازانم چیش بێ پەیڕەوکردنی ڕێنماییەکان هەرەوە نەئەدبات تۆ ئەبیتە دەستە پاچەی ڕێنماییەکان ئەبیتە زەلیلی دەستی واقع وردە بەرەو چارەسەر ئەوڕۆین بەڵام هیوای من ئەوەیە ئەم قسانێکە دەیکەین ئەم وانانێکە بەشدار ئەبین ببێتە بنەمایەک بۆ ئەوی مامۆستایان چارەسەر بە خۆیان بدۆزنەوە دەکرێت باسی بکەین دەکرێت سوود لە یەکتری وەرگین بەڵام تۆ ناتوانانی چارەسەرەکەی من وەکو خۆی لای خۆ تەطبیقی لەبەرەوەی کێشەکەی تۆ جای لە کێشەکەی من لەبەرەوەی تۆ کەسایەتی تۆ جای لە کەسایەتی من قسەکەی من ئەوەیە ئەوەی تۆش چارەسەرە ئەوەی منیش چارەسەر چۆن وا بکەین بەیەکەوە بێ فراوانێکین باز نەکەن ئەوە قسەکەیە دووبارەکردنەوە و جوینی هەمان تیکە نەبێت با بڵێن پەروەردەناسی ڕخنەیی ئەوەیە دەیەوێت هەمومان وا لێ بکات کە بە شێوەیەکی تر دنیا ببینین ئەوەی تۆش تەواو بێ ئەوەی منیش تەواو بێ بۆ من ئەوەی من لەم حاڵەتی من تەواو بەمەرجێک کە کۆمەڵێ بنەمای ئەخلاقی و بنەمای فەرهەنگی و بنەمای سیاسی هەیە کە خۆشیار بین و ئاگامان لێیان بێت بۆ هەفتەی داهاتوو وەکو وتم ئەچینە سەر مەسەلەی چارەسەر وردە بەوەی باس بە تایبەتی بەشی پێنجەم باسەکەین بۆچی پەروەردەی ڕخنەیی بۆ کوردستان گرنگە یعنی ئەم قسانێکە دەیکەین لە کوردستان یانی چی تەمەنە باسمان کردووە مەسەلەی ئەوەتە باسی کوردستان نەکەین بەڵام بە تایبەتی تر باسی بابەتی ئەوە ئەکەین کە بۆچی بۆ کوردستان گرنگە مامۆستا خێراترین چارەسەر سەربەخۆیی قوتابخانەیە ینی مامۆستا مەریوان دەڵێ یەکێک لە چارەسەریەکان سەربەخۆیی قوتابخانەیە ئیتر ئەوەش خۆی لە خۆیدا تەبعاً بابەتێکی گرنگە بۆ یعنی سەربەخۆیی مامۆستا ئاسۆش دەڵێ سەربەخۆیی مامۆستاش ئایا سەربەخۆیی چییە چۆنە بۆ بچی بە وەزیریش بڵێ ئەویش دەڵێ باش ڕاستەکەی چونکە هەموو لە زۆربەی یاساکان باسی سەربەخۆیی شتیوە ئەکرێت دەست کە دێتە سەرواقعەکە سەیرەکەی ئەو کورد لای ئەو سەربەخۆیی شتێکە یان سەد نمونە بیانوت بۆ ئەدۆزێتەوە یان لێ ئەترسیان نازانێت چۆن نازانێت سەربەخۆیی چییە بە قسە ئەزانێت چونکە لەبەری کردووە بەس کە ئەڵێ ئادەی سەربەخۆ نازانێت بۆ نمونە من نمونەتان ئەدەمێ من تازە ماستەرەکەم خوێن بوو هاتمەوە سەربەخۆیەکی زۆر سێرمدا بە تەلەبەکان ئێسش هەرواکەم تەبعاً بەڵام ئێستا کەمتر تووشی شۆک ئەبم و تووشی حەپەسان ئەبم سەربەخۆیمدایە تەلەبەکان یەکەم تیر هاوێشتان لە خۆمیاندا خەریک بۆ خۆم بە فەسڵکردن بدەن با بڵێن بەڵام ئەوە نمونەیەکەی باسی دەکەم کە ئەوە واقع وا دەکات تۆ سەربەخۆیی ئەدەیتە کەسێک با بڵێن ئەگەر وابێ بیدەیت سەربەخۆیی بدرێت زۆر ئاسایی یەکەم کەس هینی خۆت بێت چونکە تەبیعەتی وایە تۆ کە سەربەخۆیی دەدێتە کەسێک کە دیارە دەسەڵات هەیە تۆ بە کەسێک دەڵێی دەسەڵات دژی دەسەڵات بوەستەوە کە خۆت یەکەم دەسەڵات خۆتی بۆیە هەمومان تحملی ئەوە ناکەین کە ئەگەر دەسەڵاتی خۆشمان بکەوێتە ژێر پرسیارەوە هەر قبوڵمان بێت مامۆستامان لە دوکتۆر ئەم بابەتەی تۆ کەمێک جیاواز و تازەوە فەلسەفیە بێ زەحمەت کەمێک ڕوونتر بۆن من ئەگەر گواستنەوەی معریفە نەبێت بە دیلەکانیش بڵێ هەر شتێک نمونەیەک باسیەکەین ئینشەڵڵا مامۆستا شەیما باسیەکەین من پێم خۆشە جەنابەت پێت وایە چی بکرێ باشە ئەوە بەلای منەوە گرنگە پێت وایە یعنی بۆ نمونە ئەگەر گواستنەوە نەبێت چییە ئەی چۆن ئادەی بزانین چۆن مناڵێک فێرکەین بەبێ ئەوەی بۆ پێی بگوازینەوە پێی لەبەرکەین با بڵێن یاوەکو تووتی بڵێتەوە هینکەین
هەست بکەین فێر بوو بێت حەزەکەم بیری لێ بکەنەوە مامۆستا شایلا دەڵێ زۆر جار خوێندن زۆر جار خوێندکار وات لێ دەکات تەنها بەکاربەربی کە زانیاری زیادەی دەدێتی ڕێگریت لێ دەکات و دەڵێ بەس هی کتێبان بۆ باز بکە تەمان ئاسایی ڕاستە چونکە ئەو خوێنکارە لانی بەرهەمی سیستەمەکەیە و فێر کراوە کە تۆ هەر شتێک لە ئیمتحانە نەهاتەوە سوودی نییە سوود بە ئیمتحان ئەپێوێت هەر شتێک ینی ئیمتحان ئەبێتە پێوەرد نەک لای تەلەبەی داماوە واقع وای پێڵێت سیستەمەکە وای پێڵێت تەنانەت خۆمان ئاگامان لێنی خۆشمانمە پێڵێن ئێمە ئەوە بزانین کە ئێمە پەروەردەی مناڵ لە سفرەوە ناکەین هیچ کەسێ لە سفرەوە پەروەردە ناکە ئێمە هەمووش بەشێکی پەروەردەمان دژی پەروەردەی سەقەتی ساڵانی تر و خەڵکانی ترە بۆی بڵێ ئەوە تەحەدایەکە بەڵام تەحەداکە ئەوەیە تۆ چی ئەەکەیت کاتێک کە ڕێگریت لێ ئەکرێ کاتێک کە ئەو تەلەبێ دێتە بەردەستت و خەڵکێکی پێشتۆ کۆمەڵگەیەک و باوک و باوکێک و سیستەمێک و ڕێگەی مەکتەب و هەر تاژوور و دانیشتەکە بە نەوعێک پەروەردەیان کردووە کە دژی پەیامەکەی تۆ چی ئەەکەیت ئەوە هەمووی تەحەدایە و تەمان ڕاست مامۆستا ئاسۆ دەڵێ چونکە چوارچەوەیەکیان بۆ کێشاوین کۆت و بەندیان کردوون نەتوانانی لێ بچینە دەرەوە وەکو خەتخەتێنی مناڵ بەڵێ بزەبت وتوانە هەر کەسی خەتخەتێن نەکا خراپە نازانێ دەریکەن لە خوێنەوارە سوودی نییە وانە هەر کەسێ دەرنەچێ نابێت هەر کەسێ نازانم ئیمتحانی نەهێنا ساقط ئەبێت ئەکەوێت کەوتن هەستانەوە کۆمەڵەشتی لەو بابەتان ڕاستەکەی مامۆسایەک بە 2000 ناوی 2000 نازانم دەڵێ ئێستا ئەم پرۆگرامەی ئێمە تەنها ئاماژەی تاقیکردنەوەیە بە هەر جۆرێک دەمانێت جۆرێکی تر فێرکردن تاقی بکەینەوە سەرکەوتو نابین دەوێت بگەڕێنە سەر هەمان شێواز بۆ ئەوی خوێنکارەکە لە تاقیکردنەوە دەرچێت من زۆر خوێنکارەکانم گلەیی دەکەن دەڵێن ڕۆژانە و فێرکردن جۆرێکە تاقیکردنەوەش جۆرێکی ترە ڕاستە ینی من ئەوەندەی توانی بێتم ڕاستی لای خۆمەوە تا پێم بکرێ سیستەمی تاقیکردنەوەکان نەکوتم هەمیشە باسی ئەوە یەکەم کە دەردێکی کوشندە کە بەرۆکی گرتوین مەسلەی تاقیکردنەوەکانە ئەوەی کێشەیە تەمان بەشێکی ئەمە مادەم فێری ئەوە بووین بەشێکی سیستەمەکە دایناوە بەشێکی خۆمان تازە وەکو بڵێ بەرهەمی ئەو سیستەمەین بۆیە لە جگە لە تاقیکردنەوەشتی دیکە نابین یانی بەپێی یاسا لەقل بەپێی پرۆژە یاسا تازەکە سێ تاقیکردنەوەی ویزاری هەیە لە پۆلی 4 لە پۆلی 8 بۆ 9 لە پۆلی 12 وا ئەزانم یا شتێکی لەو بابەتانێ ئەمە یەک دوو زۆر جار هەیە تاقیکردنەوە هی کۆتایی ساڵ بۆتە عادەت و وەکو بڵێ ئەگەر هیچ شتێ نەکرێت تاقیکردنەوەی کۆتایی ساڵ لەسەر 60ەکە جاران 60 بە 40 بوو لەسەر 60ەکە دەکرێت ئەمانە کێشەکە لەوەیە مامۆستا پێی ئێستا لە زانکۆکان تقریبان بەشێکی گۆڕاوە بۆتە 60 بە 40 ینی ساڵانە 60 و کۆتاییەکە چ لەو کە دەڵێن بێ ئیمتیحان بێ و لێژنە ئیمتیحانی بۆ دادەنرێت و یانی فەرتەنەوە هەرایەک دەکرێت ئەنتەرنێتی بۆ ئەبڕن و یا ئەو سیگنال بلۆکەری پێڵێن چی داێنن بۆی وایفای شت نەمێنێ و ئەم بابەتانە بەڵام مامۆستا هەیە ڕۆژانەکەشی ئەکات ئیمتیحانیانی وەکو بڵێ ناتوانێت ئیمتیحان نەکە نازانێت ئیمتیحان نەکە نایەوێت ئیمتیحان نەکە هەر هۆکارێک بێت پێی دەڵێ ڕۆژە ینی وەکو بڵێ 20 ئیمتیحانی بچووکە کات ئەلاساز ئیمتیحان ناکە 20 بچووکەکە یا 10 بچووکەکە وەکو بڵێ تازە بۆتە ڤایرۆسێک لێ دەرناچین بەداخەوە هەتا بکرێ من تەژێ ئیمامۆسایان ئەەکەم شتێک بکەن کە ئیمتیحان نەکەن شتێک بکەن خۆیان لە ئیمتیحانات دوورخەنەوە بەڕاستی ئیمتیحانات ڤایرۆس بەشێکی ئەوەیە خوێنکار خۆی پێی خۆش ئیمتیحان بکات لەبەرەوەی ئیتر بە ناوی یەکسانی و بە ناوی بوونی عەدالەت و بە ناوی فێڵ نەکردن و بە ناوی ئەوەی کە مامۆستا مەحسوبیەت ناکا و چی ناکا کە هەمووی غەڵەتە هیچ ڕاست نییە هیچ شتێک ڕاست نییە ئیمتیحان باشەکەیشی خراپە بەو شێوەیە کە لە کوردستان هەیە بەداخەوە ئەی نمرە داوا دەکرێت دکتۆر چارەمان چییە نمرە داواکرێ خۆ باشە نمرە بدە خۆ بەش مەرجنی ئیمتیحان بێت ینی
ینی مامۆستایان وردە وردە ئەم سیستەمە بشکێنن ینی شتێک بڵین نازانم ئێمە هەمیشە گلەی لەوە دەکەین دەڵێن سیستەمی کوردستان جۆرا و جۆر ینی خوێندن و پەروەردە و حکوومەت و دایرە و هەمووی گەندەڵی تایەک بەس لە شتە باشەکان گەندەڵێکرێ من ینی یەکێک لە چارەسەریەکان کە کرێ باسی یەکەین گەندەڵی لە شتی خراپ بکەین ینی ئەو شت بۆ نمونە ئێمە ئەزانی سیستەمی امتحانات خراپە با گەندەڵی تیا بکەین با گەندەڵی تیا بکەین ینی گەندەڵی بۆ شتێکی وان نەبێ ئەبێت تۆ بە هۆشیاریەوە دژی شتە خراپەکە بیت کە بۆتە سیستەم کە بۆتە شتێکی زانستی هاوتم بۆتە شتێکی ناسیاسی داوای نمرەت لێ ئەکرێ 1001 ڕێگە هەیە نمرە دابنیت ئایا کێشت بۆ دروست دەکا بەڵێ ئەگەر تۆ امتحانات نەکەیت و بە شێوەیەکی تر نمرە دابنێ کێشت بۆ دروست دەکا کەس نەیە تۆ کێشت بۆ دروست ناکە چونکە ئەگەر بیرتان بێ ئەو شتانەی دەیکەین دەرهاوێشەی سیاسی و کۆمەڵاتی و فەرهەنگی دەبێت کاتێککە تۆ نمرە دادنێ بەڵام امتحان ناکەی یا ڕێگەی باو ناگریتە بەر تەلەبە لێت تووڕا بێت مدیر لێت تووڕا بێت مامۆستاکانی هاوڕێت لێت تووڕە دەبن کێشت بۆ دروست دەکەن فیتنەی دەسەر دەکەن درۆت بەدەم و هەڵدەبەستن قسەت پێ ئەڵێن شەڕت بۆ دروست دەکەن تۆ ئێوە من یەک شت گەرانتیتانە دەبێت هەموو ساڵێک هەموو پۆلێک لە باشەوە تا کەمتر باشی تەلەبەکانم باش بە مانای لە سیاقی نەکۆکو کەسایەتی لە سیاقی پۆل و لە سیاقی ئەوەی کە هاتۆ بڵێن منۆکو مرۆڤێک ئەڵێم فڵان کەس دەردم ناداتی عەزیەتم نادا بەدڵی منەکا بە گوێمەکە ناوێنێم باش لەو لایەنەوەیان دائیمەن ڕۆحم دەردێنن لەبەرەوەی ئەو شتە ناکەم کە هەموو مامۆستاکانی تر دەیکەن زۆر ئاساییە منیش وەکو ئەوان بکەم وچمە سەر خەتەکە بەس من تازە وەک بڵێ ڕێچکەی ئەوەم گرتووە کە وانەکەم چکە بۆ من هەتا پێم بکرێت دژی امتحاناتم ناتوانم لەگەڵی بم بۆیە تەنانەت کاتێک کە ئیمتیحان بە زۆر دەکرێت کاتێک کە ئیمتیحان بە زۆر دەکرێت و دەزانم ئەم بە زۆرکردنە هەم من ڕقم لێتی نامێ هێشتی بە زۆر بکەم دووش دەزانم بەشێک لە خوێنکارەکانم زەرەر ئەکەن کە ئیمتیحان دەکەن باشەکانیان بە تایبەتیوانەی کە ئەمەرێکیانەوە کە خۆیان ماندوو کردووە ساڵێک لە ساڵان کاتێک کە تەسلیحی وەرەخەمەدا سیر مەکە بزانم ناوەکە کێ بۆی نەکا بە نەناسینەکەی غەدری لێ بکەم چونکە من دەزانم ئەوەی سەروەرەقا پێوەری تەلەبەکەم نییە من دەزانم تەلەبەکانی خۆمە ناسم ناوی هەمویان دەزانم بای چەندن دەزانم چەند خۆیان ماندوو کردو تەلەبە هەیە ساڵ سەرەتاوە تا کۆتایی گوێ ناداتێ کەچی لە ئەخیری ساڵ دێتەوە و جوزانم شتێکە کا بە قودرەتی قادر بە فێڵە یا بەڕاستە بە هیچە جوابەکەی باشە من ئامانجی بۆ نمونە من لە بەشی تەمان لە بەشەکانی ئینگلیزی دەرسم گوتوتەوە دەرسەکەی من ئەوە نییە کە تەلەبە ئینگلیزیەکەی باش بێت بە تەنیا یعنی یەکێک لە ئامانجەکانەوەی باشە من حەزەکەم تامان تەلەبەکە باش بێت بەس ئێمە باڵێن دەرسی تیۆری ئەدەبیمان هەیە یا دەرسی شعرمان هەیە یا دەرسی کۆمەڵە شتی دراساتی ئەدەبێ بەگەشتی هەمانە ئامانجەکەی من ئامانجە ئەسەرەکیەکەی من ئەوە نییە کە ئەم خوێندکارە ئینگلیزیەکەی جوان و باش بێت پێم خۆشە باش جوان فێری ئینگلیزیەکە بوو بێ باش بێت بەس ئامانجەکەم ئەوە نییە تەلەبە ناخوێنێ گوێ نادات بە وەزعەکەیت ئینگلیزیەکەی باشە چوزانم لە مەکتەبی خصوصی بووە دەورەی خوێندووە لە خارج هاتۆتەوە هەبار شێوەیەک بێت یا خوێندوێتی دەرسەکان ساڵەکانی تر لە دەرسەکەی من داواکارەکانی دەرسەکە منی نەکردووە لە ئیمتیحان دێت ئینگلیزیەکەی باشە و شتێکی باشم بۆ نووسێ ئیمتیحانەکە من لە ئەساس نامێ ئیمتیحان بکەم بەڵام ئەڵێن سیستەمە و ئەبێ بکرێ و نابێ و ئەبێ بە زۆر بکرێ و وەزارەت وتوێت باڵێن منیش مەجبورم خۆ من شەڕ لەگەڵ هەموو کەس منیش مرۆڤم شەڕ لەگەڵ هەموو کەس ناکەم بەڵام ڕێگەی تر ئەدۆزمەوە من ناموێ لەسەر بنەمای کاغەز وەڵامەکان لەسەر بنەمای ئینگلیزیەکە نمرە دابنێم چونکە لای من نمرەیە بۆ خۆشم بۆی کە کەسێک نەوەت بێنێ یعنی من توانی و مەبایی ئەوەندە هاوکاری بکەم یارمەتی بەم فێری بکەم فێری نەوەت بێ ئەگەر کەسە چلی هێنا یعنی من تەنها توانی و بایی چل یارمەتی بکەم بۆیە چلەکە منم چلم هێناوە نەک تەنها ئەو باشە بۆیە لەسەرەوە من ناموێت لەسەر بنەمای ئەوەی کە کەسێک خۆی ئینگلیزیەکەی باشە نمرەی باش بێنێ نەمتوانێت یارمەتی بم ئەویش نەهاتۆتە دەرسەوە گوێی نەداوەتێ چی نەکردەوە خۆ پێی کردەوە چی کردەوە چی ئینگلیزیەکەی باش تەمام من لەمێ بزانم کێیە
بۆی نەکا لەسەر ئەساسی ئینگلیزیەکەی دەرەجەی بەمێکە من ئەوەم ناوێ بەڕاستی بۆیە ڕێگە زۆرە شکاندنی سیستەمی خراپ بەشێکە لە چارەسەری پەرۆدەناسی ڕەخنەیی بە ئینگلیزی پێدێتە سەبڤەرژن وەکو بڵێ پاچدان لە بناغی سیستەمە سەقەتەکە هەڵوەشانەوەی دژایەتیکردنی سیستەمی سەقەت تۆ سیستەمی سەقەت کاڵی سەقەتە و هەموو ڕۆژێکیش بەگوێی بکەیت کە دەڵی سەقەتە و لێ ناڕازیت و قسەی پێ دەڵێت و کەچی هەموو ڕۆژێکیش بترسی نەدنەوێتی خۆت ببیتە هین وابزانی مدیر کامێرەی لەسەر داناویت ئەمە یانی چی تۆ تەسلیمی واقعکە تۆ گلەیلی یەکەیت بەس هەر بەگوێیەکەیت جا بە خۆت بەتەمەەن کە دەڵێم تۆمە بەس گەزنی ینی قسە ئەەکەم بەعام ئەو نیێوەڵە تیبی خۆت کەەوە بڕۆ سیستەمە و خۆی هین ئەبێ هەڵوەشێنرێتەوە ئەبێ پاچی لێ بدرێت بەس وردە نەک چوونە سەرجادە بە تەنیانە زۆر جار هەیە پێویستی بە چوونە سەرجادێ زۆر جارێ پێویستی بە بەرفڕەدان هەیە زۆر جارە پێویستی تەنانەت بە پەنجەرەشکاندنیشێ زۆر جار یا هەندێک جار مەرج نییە هەموو جار بەڵام تۆ لەولاوە بەرد بگریتە هینەکە و لەولاشەوە لەبەر ئیمتیحان لە ئیمتیحان زیاتر هیچی تر نەکەی ئەمە چەنی بەچەند بۆیە بەدیل هەیە گرنگە کە مامۆستایان تەنانەت بەدیل ئەوەیە کە دژی سیستەمە خراپەکە ڕێگە بدۆزیتەوە بۆ ئەوەی کە یارمەتی خوێنکار بدەیت کە فێریان بکەیت چونکە زۆر جار سیستەمەکە مەجای ئەوە نادات سیستەمەکە مەجای ئەوە نادات تۆ پەروەردە بکەیت مامۆستا شیرین دەڵێ آخر دکتۆر آخر خوێنکارەکە ناتوانێت نمرە بهێنێت لەسەر کەسێتی مامۆستا دەکەوێت یانی چی ناتوانێت نمرە بهێنێت مامۆستا شیرین ئەگەر بکرێت ڕوونی بکەیتەوە مەبەستە چییەکە ناتوانێت ئەی مامۆستا ئەگەر بتوانێت تۆی بۆ چییە ئەگەر بڕیار بێ نمونە نمرە پێوەری پەروەردە بێت ئەگەر بڕیار بێت نمرە پێوەری پەروەردە بێت و خوێنکارێک نەیتوانی نمرە بهێنێ یعنی چی بزەبت بۆیە ئەگەر بکرێ ڕوونی بکەیتەوە مامۆستا گیانڵات عفوم کە من پرسیارەکەم ئاڕاستی تۆ کرد بەس تۆ ئاڕاستی خۆم کردەوە من ڕای خۆ مەڵێم نازانم ئەی پێکم یان نا پرسیارەکەت کامیان بوو خوا بیرمان خەرەوە ئەوەی کۆن کەوتم ئەگەر گواستنەوەی معریفە نەبێت چی بۆ نمونە لە بابەتی زانستا ئەتوانرێت بۆ نمونە باسی حەشەرەیەکە کرێ بیان بیتە شوێنێک یا باسی ڕۆکێکە کرێت نیشانیان دەیت بەڵام دەرسێکی وەکو ئەوەی من بۆ من زمانی عەرەبی ئەڵێمەوە نازانم گە گواستنەوەی معریفە نەبێ چیتر هەبێ اینجا جگە لەوەش دکتۆریان ئەگەر نمرە پێوە نەبێ کەمێکیش باسی ئەومان بۆ بکەی ئەی چۆن هەڵسەنگاندن بکرێت دوجار ینی شێوی و فەوزا دروست نابێت چۆن هەڵسەنگاندن بکرێت زۆر باشە مامۆستا عەرەبی بەڵێ کوێ ئەگوازیتەوە ینی بزەبت چی ئەگوازیتەوە والله هەر كالعادة أو منهجة يعني بيان أديتو وك باوە ئێمە خۆمان جامعەشمان تەواو کرد من دواتر خۆم فێر کرد سیستمەکە فێری نەکردی بەڵام ئیتر هەرۆک و عادەت منهجەکە ئەیڵێیتەوە تەواو ینی ئەگەر ئاسایی بێ ئەو پرسیارە بکەم تۆش هەر ئەوەی ئەو دەردەی کە کردیان بەدلی تۆوە تۆشێکی بەدلی خوێنکارەکانتە وەڵاهی دکتۆریان من زۆر ڕێگەیترم بەکارهێناوە بە زۆر کاتیش تەسلیمە بی لە کۆتاییە ئێستا تەنانەت ئێمە باسی ڕێگای جیاوازی وانەوتنەوە ئەکرێت تۆ من بۆ نمونە ئەمە گروپین بەکاربێنم هەر ڕێک وەکو خۆم نەبێ کاتێ خۆم تەرەبە بووم کێشە زۆر بۆ دروستە بۆ نمونە شتێ پۆلێکۆ سیتە لە بەیتایە نازانم ینی شتەکان ڕێک نایەت هەرکە اینجا منهەجەکە لەولاوە بۆ پۆلینەوە من ئەم ساڵ وەرم گرتە بووم وزاریان هەیە بە منهەج تەواو بکەیت مشکیلە و زۆرە یعنی نازانم ڕاستە تەمعەن هەندێک شت هەیە بۆ ئەو مامۆسایانەی کە ویزاریەکان دەڵێنەوە و بە تایبەتی پۆلی 12 پۆلی 12 لەبەر ئەوەی حاڵەتەکە هەندێک جار جیایە یعنی بۆ نمونە تۆ لە پۆلەکانی کە ویزاری نییە بە گشتی دەرفەتە زیاترە لە ئەو پۆلانێک کە ویزاریە سیستەمەکە کەمتر ڕۆحی دەرهێناویت با بڵێن مانای وان نییە ئەوانەی کە بۆ ویزاری بۆ ئەوانی تر حرامە بۆ ویزاری حەڵاڵە بۆ ئەوانەی کە دەرسی پۆلی 12 ئەمانەڵێن نا قسەکە لەوە نییە بەس بەگشتی واقع و منطق وا ئەڵێ کە تۆ یعنی شتێک بکەی
تۆ ناچی بڵێ من ئەچم گۆڕانکاری یەکەم لە پۆلی 12 تەلەبەکانت کە 11 ساڵە بەلای کەمی دەردیان ئەدرێتێت تۆ بێ لێرە بتێ بە قودرەتی قادر و بە دوو قسە چاکی کەیت و وڵاتیەوە کۆرسی پەروەردەناسی ڕقنەیم خوێندووە ئەچم سیستەمە گۆڕم 12 بگۆڕی قورکێ بەستە تەلەبەکان تا قسەکە لێرە لەوە نییە ینی هۆشیاری گرنگە لەو شتانە بەڵام گرنگ ئەوەیە کە تۆ چۆن وا بکەیت دەرسەکەی پۆلی 12 نەبێتە زەهر بۆ تەلەبەکانت با بڵێن ئیترەوە ڕێگەی جۆراجۆر هەیە تۆ هۆشیار بیت ئاگاد لێی بێت ئەنێ مامۆستا جاری وایە تۆ لە لەحزەیەکە دەرسەکە ڕائەگریت دەڵی کاکە سندان لە پۆلی 12کەش بە نامێ ئەم خوێنکارە ئەگەر خوا نەخوازە دەرەجەیە نەخۆی بکوژێ وانە یا کۆمەڵەشتی ئەوان ئەوەن لەسەر حاڵەتی تایبەت کەوتو لەسەر ئەم شتانە کەوتووە دکتۆرگیان بەس یەک حەزش لەسەرەوە وڵی قسەکانی تۆ هەمووی جوانە دەست خۆش بێ زۆر دروستە بەڵام کەسایەتی زۆر بە قوتی شێوێ ئێمە مامۆستایەکمان لابوو هەر نمونەی زین و لای خۆمان بڕای تقریبان بەم شتانەی تۆ هەبوو یعنی جێبەجێکرد وەڵی ویان لێکرد هەر سەری خۆی هەڵگرت ڕۆژ بۆ ئەوروپا فەقیرە یعنی پێم وا بێ کەسایەتێکی زۆر بەهێز هەبێت زۆر سەڵگیشی هەبێ ئەگەر بتەوێت بچووکترین جیاواز بیت یعنی ڕاستە مامۆستا شەیماوە نییە مامۆستا شەیما کۆلێژەکان و بەرنامەکانی پەروەردەکردنی مامۆستا ئەوەی کە تۆ ئەی خوێنیت و شادە وەرگیت ئەبیتە مامۆستا ئیش لەسەر دامەزراندنی کەسایەتی بەهێزی مامۆستاکەن مامۆستایەتی بەوە نییە کە تۆ لە کوردستانە و ئێستا مامۆستاتی بەوە نییە کە تۆ تەکنیکەکانی وانەوتنەوە بزانیت و دەرسەکە لە بەرکەیت امتحانەکە دەرچیت و دەیبتی مامۆستا وایە بەڵێ لە کۆتایی ئەم کۆرسەی شەڵا کە چینە سەر پرۆژەی مانیفەستۆی چاکسازی پەروەردەی دەبینیت کە کارکردی پەروەردەناسی ڕەخنەیی ئەوەی ئاماژەم بۆ داوە کە بەشی حوتەمی هینەکەیە یەکسەر یەکەم شت کارکردیەتی بۆ مامۆستایان دوایی بۆ پرۆگرامەکانی پەروەردەی مامۆستایان ئەنجا ئاچێتەوە سەر بۆ سیاسەتی پەروەردەی و ئەم شتانە زۆر باشە دکتۆر یان دەستەکان خۆش بێمان لەبەر ئەوەی بەڕاستی تۆش ڕوونتریش هەر شتێک چکە شتەکە پێم وا بێت تازە یعنی زۆر بێشتەکان کەمێک ڕوونتر و نمونەی زیاتر و چارەسەر و ئەوانشمان بۆ ڕوونکەیت ئیشەڵا بەس با من هەر بەتەنیا من نەبم قسەکەی من ئەوەیە خۆ من قەرار نییە منیشتان بۆ بگوازمەوە ینی لەبەرەوە خۆتان وانەزانن حەلەکان هەمووی لای منەوە ئەگەر وەکو من بکەیت هەموو کۆرسەکە لەسەر ئەوەیە کە تۆ وەکو من نەکەیت چاوەڕێ نەکەی من بڵێم ئەوە حەلم پێ ئەوا بکەی شەڵاتەوە نەجاتە بێ و ڕۆژی 3 جار پێش ناخواردن ینی مەبەستم دوێت چارەسەرم پێ باش چارەسەر ئەەکەین بەڵام چارەسەر لای من ئەمەوێ حەزەکەم جەناب و مامۆستایانی دیکەش خۆیان ئامادە بکەن کە شتی حازر عەلاگەیەک عیلاجیان نەدەمێ بچن بەکاری بێنن تێگەممە بەسمەوە نییە تۆ پێمان بڵێ ئێمە لە مەکتەبەکەی خۆمان چ بکەین زیاتر ڕوونکەیتەوە بەڵام حتمما چارەسەر هەیە حتمما باس هەیە بۆ نمونە لە کۆتایی کتێبەکە وردەورد ئێمە نمونەیەک ئەو روژێنی بۆ نمونە لە مامۆستایەتی خۆتا ئێمەش تێگەین دەستەکە خۆیە هەرواشەکەین ئیشەڵا هەرواشەکەین ئیشەڵا کەسایەتی مامۆستا زۆر گرنگە چکە مامۆستا بۆی ئەڵێن پەروەردەکردن و مامۆستایەتی تەکنیک نییە ناکرێت تەنها تەکنیک بێ چونکە ئەوە تا مامۆستایەتی شتێکی جیایە ینی تەنها بەکارهێنانی تەکنیک نییە ئەکرێ مامۆستایەک بێ دەکتێبی لەسەر تەکنیکەکانی وانە وتنەوە بنووسێ بەڵام کەسایەتەکەی قود نەچێ تێگەی چونکە باوەڕەکە وایە کە پەروەردەکردن تەنها گواستنەوەی معلومات و زانیاری نییە و واکەی تەلەبەکان دەرەجە بێن و تەواو وانە بۆیە ئەو لایەنە جەختی یەکن و بۆیش ئەم کۆرسە گرنگە بەڕاستی کە باسی کۆرسە بۆ مامۆستا لەبەرەوەی کلیلەکە بەڕاستی مامۆستایە کلیلەکە پەروەردەکانی مامۆستایە قسە زۆر دەکرێت دەڵێ دەبێت لە ئیبتیدایی و دەست پێ بکەین ئەگە بمانەوێت کۆمەڵگە چاکەین ئەبێ بچینەوە لە ئیبتیدایی و لە پێش ئیبتیدایی و لە حەزانە و نەخێر چارەسەر لە زانکۆیە لەو شوێنانێک کە مامۆستا پەروەردە ئەبێت لەو شوێنانەیە کە مامۆستا پەروەردە بێت ئەوە چارەسەرە من هەمیشە ینی زۆر لە مێژە ئەو قسەم کردەوە وام گوتووە بۆیە قسەکردن لەگەڵ مامۆستا و
ئیشکردن لەسەر مامۆستا زۆر گرنگە نهێنانی نمرە لە ئێستا بە پێی واقعی سیستەمی بەکارهێنرا و دیارکردنی ڕێژەی زانست و زانیاری گەیەنراوە واتە ئاستی زانستی قوتابیان کە مامۆستا پێی گەیاندون ڕاستە بەس ئایا ئاستی ئەخلاقیان چۆن بپێوین ئاستی فەرهەنگیان چۆن بپێوین ئاستی ڕۆحیان چۆن بپێوین ئاستی دەرونیان چۆن بپێوین ئایا تەنها معریفە زانست و زانیاریە تا نمرەی بۆ دانێ ئادەی چۆن نمرە بۆ ئەخلاق دانێن بۆ نمونە ئەنجا ئایا زانستەکە ئەگەر خراپ بەکارهێنانی خوێنکارەکە فێر بوو خراپ بەکاری بێنێ فێری بۆ نمونە با بڵێن بەشی کۆمپیوتەرە لە زانکۆ فێری ئەوەیەکەی کە زۆر زۆر زیرەک بێ بلیمەت بێت لە بەکارهانی کۆمپیوتەرە بەڵام ئەچێ هاکی خەڵکەکە ئەچێ پیجی فێک دروستەکە و کچان و کوڕان لە خشتە ئەبا ئایا تۆ وەکو مامۆستا سەدت پێداوە ئەی چۆن دڵنیای ئەوە ئەەکەیتەوە کە لە ڕوو ئەخلاقیەکەیەوە بەکارهێنانەکەیەوە نمرەی بیتێ چۆن بیدێتی بۆیە ینی هەمیشە ئەو لایەنانەی هەیە وانە واقع شتێک ئەڵێ ئێمە ئەگەر قرار بێت تەسلیمی واقع بێ با هەرنەینە دەرسەکەەوە ینی مەمەسمێنە دەرسەکە مەسم لەوەیە ئەوەی کە هەمانە وەکو ئامێ دەچینە شامێ لەگەڵ ئەو چەمە ئێمەش ئەڕۆین و بەخوا زۆر خۆشە دژەڕەوتمە لە نەکەی هەر لەگەڵ شەپۆلەکەش تۆش بڕۆیت و لەکوێ با هات شەنکەی وانی ئەڵە لەکوێ بادێ شەن ئەکات بەڵام مادەم هاتوونەتە ئێرە ئەوەکەین دیارە ئەمە ئەومان ناوێشتی ترمانەوێ ئەویش زەحمەتە ئەویش وەکو مامۆستا شەیماوەتی عزیێتت ئەدەن لە کەساتیت ئەدەن ڕۆحت دەردێنن تەنانەت دایک و باوکی خۆشت عزیێتت دەدەن نەک لە دژمنکاریەوە بەڵکو لەبەرەوەی تۆ ئیشەکە کە ئەیکەی دەرهاوێشتەی سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی هەیە وەکو باسمان کرد مەسەلەکە مەرج نییە هەموو جارە دژمنکاری بێت کە عزیێتت ئەدات قسەکە لەوەیە تەبیعەتی ئیشەکە دەستت داوەتە ئیشێک دەستت داوەتە ئیشێک کە کاریگەری دروستەکە کاریگەر دروستکردنیش تەنانەت لەسەر خۆشەویستترین کەسیشت بێت هەر دەرهاوێشتە و کاردانەوەی هەیە مامۆستا شیرین دەڵێت دوکتۆر شێوازی تر بەکاردێنن بۆ فێرکردن قوتابیەکە لە شێوازی سیستەمی تاقیکردنەوەکە دوور دەکەوێتەوە نمرە ناهێنێت ڕاستە ینی تۆ تووشی حاڵەتێکە بی لەولاکە فێریکەی نمرە ناهێنێ ئەگەر خەریکی نمرەکە بی فێر نابێ بگەشە ناکات با بڵێن بۆیە بەڕاستی ئێمە قسەکانمان قسەی خەیاڵی نین قسەی ئەوە نییە بڵێن ئەگەر بێت و ئەم حەبە پێشنان سێجار بێ خۆی تر ئەبیتە کەسێکی باش و مامۆستایەکی باش و ئەمانە شتەکان گەورن بۆیەش پێویستی بە مناقشە و بە پەیوەستبوونی جددی هەیە مامۆستا ئاسوود دەڵێت چارەسەرمان لایە نازەمە بەستی چییە مامۆستای زۆر باشە هەمومان چارەسەرمان لایە بۆیە هاتوونێتە ئێرە ئەوەش بزانن ئێمە دانەنیشتون خەڵکی بێ چارەسەر بین بۆیەش قسە ئەەکەین و هاتوین مامۆستا ناهیدە دەڵێ مامۆستا هەیە ئەڵێ ئەبێ ڕۆحتان دەربێنم بەهێنانەوەی پرسیاری قورس بەداخەوە ڕاستەکەی ئیمتیحانات بۆتە ئامرازی ئەشکەنجە و تۆڵە سندنەوە بۆیە پێویستە بڕوو خوێندرێ بۆیە پێویستە سیستەمی تاقیکردنەوە دەردە لە کوردستان سیستەمی تاقیکردنەوە باشەکەشی خراپە ڕەجان حەزەکەمەوە بزانن من ئەوە ڕای منە ناڵێن زۆر باش و ئیسفادە هەیە ڕاستەکەی بەس بەخوا هەر خراپ ئەزانی بۆ چێڵم وا دەڵێم چونکە ئەمەندە قوڵ بۆتەوە هەناسەی گرتوین خەریکە ناتوانین بەبێ ئیمتیحان بژین کە شتێک لێت بوو بە دەرد باشیش بێ وازی لێبێنی کە شتێک لێت بوو بە دەرد ئەگەر سوودی هەبێ بۆ نمونە عەتر بۆنی خۆشە چاکەوە نییە ئەگەر ئیدمانت بۆ دروست بوو بە عەتر نەتوانێت بە عەتر بژی عەتر بۆت خراپە پێویستە خۆتی لە دوورخیتەوە بۆیە ئیمتیحان باشەکەشی خراپ چونکە بەڕاستی زۆر خراپ تێک چووە تۆزێ کە دەسەر ئیمتیحانات هینم نییە مامۆستا نەجات دەڵێ بەداخەوە لێرە لە 1970 بەرەو سەر مامۆستایان تەنها لە پێنا بودجەیەکی تایبەتی هەبێت واتە دەرفەتی کار هاتووە وەزارەتی پەروەردە ڕاستە یعنی ئیشی دەست ناکەوێت کاتی خۆی کە تەعینات هەبوو ئیشی دەست ناکەوە بوو مامۆستا بەداخەوە ینی مامۆستایان خۆشیان گلەیان دێتە سەر ئێمە گلەیی لە هەمومان لە خۆشمان نەکەین مامۆستا زۆر ناومێد دەبم کە زۆرێک لە مامۆستای شێوازی وانەوتنەوەی کلاسیکی بەکارهێنن ڕاستەکەی بۆیە پەروەردەناسی ڕێخنەیی گرنگە چونکە لە خۆشت ئەکوتی خەڵکیش ئەکوتی بەڵام خۆ زیاتر ئەکوتی بۆی بزانی چۆن مامەڵەیەگە خەڵکەیت و مەلەی دژەڕەوت بکەی مەلەی دژەڕۆت ماسیەکان ئێمە لەوەچە کەم بین بەڵام
ڕنگمان هەیە و ئیشی ترەکەین مامۆستا ئاسۆ دەڵێ من ڕای پێچەوانەی تۆم هەیە بەڵێ دەکرێت کاری جددیش لەسەر سەرەتای تاک کە خێزان و دواتر بنەڕەتی بکرێت چونکە چینەی دروستکردنی تاکە و مرۆڤسازیە کام ینی ئیشی خێزان تەبعاً ئێمە باسی ئەومان کرد و نازانم ڕای پێچەوانەی من بێت من و تۆ هەر هاوڕاین کە جیاوازی نییە لە نێوان پەروەردەی قوتابخانە و پەروەردەی خێزان نابێت مەرجنیە جیاواز بێت دەکرێت جیاواز بێت لە هەندێک پسپۆڕی و هەندێک شتەوە دەرفەت و چی و چی و چی بەڵام مەرجنیە جیاواز بێت دەکرێت هەمان شت بکەن و بەڕاستی هەمان شتیش ئەکەن هەر یەکۆ بە شێوە و بە جۆرێک مەسەلەی دەستپێکردن و ئەمانە خێزان دایک باوکن گەورن مناڵ نین ینی کە مناڵ کێ پەروەردەیەەکە گەورە پەروەردەیەەکە گەورەکەی خۆی ئەگەر نەزانێ پەروەردە نەکرابێ چۆن نەتوانێت مناڵ باش پەروەردەکە بۆیە قسەکە لێرە لەوەیە مامۆستا مەریوان دەڵێ هەر بۆ زانانی کاکتۆر من ئەمەم گۆڕیوە لە قوتابخانەی خۆمان واتە گۆڕانکاری لەدا بەش و هەژماریش نمرە هەر وەک بەڕێستان فەرمووتان پەروەردە و ڕەوشت و ئەنجا هەڵسەنگانی زانیاری شتێکی باشە مەبەستەوەی ڕێگە جودا هەیە ئەمرازی جودا هەیە گرنگ ئەوەیە مامۆستایان هۆشیار بن گۆڕانکاری بە شەو ڕۆژ ناکرێ گۆڕانکاری پلاکێک نییە داگرسێنیت بە قسە و ڕەخنەش نابێت بەشێکی زۆری گلی و ڕەخنە و گازاندە لە کوردستان هەمان ڕوانگەی ناڕەخنەیە بەڵام بۆیە ڕوانگەی ڕەخنەی ڕوانگەیەکی جودایە لە گلەی و گازاندە دەستان خۆش بێت من ئەوانەی کە نووسراون هەروان نەملابوو نامەوێت زیاتر درێژی بکەمەوە کەسی تر هەیە مامۆستا بەدرێ دەستی بەسکردن واللهی ئەو مامۆستا بە ڕێزانە گرداوی لێبوردنیان لێ بکەین چکە کاتەکەمان 3 دقا بە سەریا تێپەڕ بووە لەبەر پابند مامۆستایان با هەڵیگرن بە ئیمەیل دەتوانن بۆم بنێرن یا لە گروپەکە دای بنێن ئینشەڵا ئەیکەینە دەستان خۆش بێت هەڵبەت حەزەکەم ئەوە دووبارە بکەمەوە کە من ئەم ڤیددیۆیە ئەو بەشانەی کە پێویستن ئەیکەمە ڤیددیۆکۆ لە کەناڵی یوتیوبەکە دای دەنێم حەز دەکەم سەبسکرایبی کەناڵی یوتیوبەکە بکەن و پاشەوەی ڤیددیۆکان دەبین و لایکیشی بکەن سەبسکرایبی کەناڵی یوتیوب ئاسانە هەموو زۆر بەمان گوگڵمان هەیە جیمیلمان هەیە هەر کەس جیمێڵی هەبوو ئۆتۆماتیکی سەبسکرایبی یوتیوب ئەکات ینی کێشەی نییە ئەو چونکە مۆبایل و شتەکان ئێستا هەر بە جیمیل و بە گوگڵ و شت ئەچیتە ناوی سەبسکرایبی کەناڵەکە بکەن سوودی هەیە بۆ منیش بۆی کە فراوان بێت چکە کەمکەمە هەر بۆکو کەسایەتی خۆش حەزەکەم واز لە فەیسبوک بێن و تەرکیز کەمە سەر کەناڵی یوتیوبەکە ئەو شتی دیکەش ئەبێت ئیشەڵا لەوێ ڤیددیۆکانی تریشی سپادەیان هەیە و ئەم ڤیددیۆانەش ئەگەر خەڵکی تر حەزیان لێبوونیان توانی و لە دەورەکە بەشدارن بیبینن دەتوانن بیبینن بۆیە دەستخۆشتان لێکەم و ئیشەڵا تا هەفتەیەکی تر ئەم هەفتە بێتەوە ئیشەڵا باسی ئەوەکەین کە بۆچی ئەم قسانەی ئێمە دەیکەینە کوردستان بۆ کوردستان گرنگە ڕوانگەی پەروەردەناسی ڕەخنەیی بۆچی بۆ کوردستان گرنگە